خی گەورە و میێرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵین کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێتینەوە خزمەتتان کە ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان ئامادە کردووە بۆتان بە هیوای ئەوەی کە تاوای بڕگە و بابەتەکانمان جێگەیت و ڕەزامەندی ئەوەی عزیز و خۆشەویست بێت. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانی بەرنامەی خۆش ڕازاوەکەی پەیامی ڕۆژ لە هەرکوێگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. سپاس بۆ خوای کە جارێکی تر ئێمەوەی بە دیداری یەکشات کردەوە. درود و سڵاو بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوا و نوری چاومان حەزرەتی محەممەدی کوڕی عەبدوڵڵا. ئەمڕۆی بەرنامەکەمان لە دوو تەوەری سەرەکی پێگاتووە. ئەو کاتێک کە منداڵ دەبێتە قوربانی کێشە و گیر و گرفت و تراژیدیاکانی خێزان و کۆمەڵگە. بێگومان لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا منداڵ ئامادەیەکی یا کارەکتەرێکی سەرەکی بینینی گیر و گرفت و دیمەنە پڕتراژیدیاکانی خێزان و کۆمەڵگەکەی خۆیەتی کە ئەمەش سەرنجام لەسەر دەروون و کەسایەتی و داهاتووی منداڵ دەکەوێتەوە. ئێمە چۆن هەوڵ بدەین کە منداڵ بەشداری پرسە کۆمەڵایەتی و کێشە و گیر و گرفت و تراژیدیا و مەرگی دۆستانمان نەکەین بۆ ئەوەی منداڵێکی تەندروست و ساغ و سەلامەت دەربچێت. تەوەری دووەمی بەرنامەکەمان ئەمڕۆ ساڵیادی کۆچی دوای یەکێک لە عەلامە و زانا و ڕۆشنبیرە هەرەمەزنەکانی کورد جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیسە. تەوەرێکی بەرنامەکەشمان بۆ قسەکردن لەسەر کەسایەتی مامۆستا و بەرهەم و ژیان و گەورەیەکەی مامۆستای مودەڕیس تەرخان کردووە و لەگەڵ کۆمەڵی راپۆرت و زانیاری. هەروەها لە نێو بەرنامەکەشدا یەکێک لە تابلۆ کێشە دەستڕەنگینەکان وێنەیەکی مامۆستامان بۆ دەکێشێ و پێشکەشی ئێوەی عزیز و خۆشەویست و ڕوحی مامۆستای پایەبەرزی دەکەین. بەڵازیان سەرەتاش دەچینە لای پێشبینی کەشوهەوای سەرجەمشار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. لە مێژووی ئەمڕۆماندا یا لە بڕگەی یادەوەری ئەمڕۆماندا دوو لە گەورەترین مفەسیرەکانی قورئانی پیرۆز ڕۆژی کۆچی دوایی و لە دنیا دەرچوونیانە. یەکێکیان جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس، هەروەها ئەوی دیکەشیان بیرمەند و بیریاری گەورەی ئیسلامی سەید قوتب یاخوا بە ڕەحمەتی خواچن. با پێکەوە بینەری مێژوو ڕووداوە گرنگەکانی 29 بین کە لە ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە. بیستونۆی هەشتی ساڵی 1966 لە سێدارەدانی بیرمەندی ئیسلامی و مفەسیری لێهاتووی قورئان و شەهیدی زیندان سەید قوتب ئیبراهیم دوای دەیەک لە زیندان و ئازار بەرامبەری لە دادگایەکی ڕواڵەتی و بێدادپەروەریدا ڕۆژی 21 هەشتی ساڵی 1966 لەلایەن دادوەر فواد دەجەوی بڕیاری لە سێدارەدان بۆ بیرمەند و بیریاری ئیسلامی و مفەسیری قورئان سەید قوتبی مەزن دەرچوو. پاش هەفتەیەک لە دەرچوونی ئەو سزایش بەرە بەیانێکی زوو لە سێدارە دراو گیانی پاکی بەرەو خودا گەڕایەوە. سەید قوتبی مەزن لە زینداندا نمونەی مجاهید و پیاوێکی خۆڕاگر بوو بەرامبەر بە دار و دەستەکەی جەمال عەبدولناسر و
بەدەیان نەخۆشی و ئازاری بەردەوامەوە توانی چەندان کتێب و دانراوی بەسوود پێشکەش بە مسلمانانی جیهان بکات. لە گرنگترینیان تەفسیری فی ضلال القورآن و معالم فی الطریقن. سید قوتب یەکێکە لە کاریگەرترین پیاوەکانی بواری فکر و بیر و باوەڕی ئیسلامی و بەهۆی کاریگەریەکەیەوە بەردەوام دەکەوێتە بەرتیری ژەهراوی نەیارانی ئیسلامەوە، بەڵام ڕۆژ بە ڕۆژ کاریگەری و نووسینەکانی بەڵاو دەبنەوە و بە شێوەی یاسایی تا ئێستا تەفسیرەکەی 48 جار چاپ کراوەتەوە. سید قوتب بە ڕەحمەت بێت سەرەتا تووشی ونبوونێکی فکری بوو بەرەو گومان و ڕەخنە دەچوو لە بەرامبەر ئاینی پیرۆزی ئیسلامدا، بەڵام پاشتر بەهۆی گەشتێکی بۆ ئەمریکا و بیستنی هەواڵی شەهیدبوونی پێشەوە حەسەن بەنا بەرەو فکر و بیر و باوەڕی ئیسلامی گەڕایەوە و وەرچەرخانێکی گەورە لە ژیانیدا ڕوویدا و بوو بەو پیاوە مەزنەی تا مردن مسلمانان شانازی پێوە بکەن و درودی بۆ بنێرن. شایانی باسە سید قوتب لە تەمەنی 10 ساڵیدا تەواوی قورئانی پیرۆز لەبەر دەکات. 29 هەشتی ساڵی 1970 لە درێژەی دەستکەوتەکانی ڕێکەوتنی ئازار بۆ میلەتی کورد لە بواری سیاسی و ڕۆشنبیری و خۆبەڕێوەبەری کۆڕی زانیاری کورد لە شاری بەغدا دامەزرا و لە چاپکردن و بڵاوبوونەوەی چەندین بەرهەمی ناوەزەی نووسەران و شاعرانی کووردە ڕۆڵی بەرچاوی هەبوو، بەڵام پاشتر بەهۆی ناکۆکی نێوان ئەندامانی کۆڕ و هەڵگەڕانەوەی بەعز لە بەڵێنەکانی کۆڕی زانیاری کوردیش بەرەو پوکانەوە و هەڵوەشانەوە چوو. مەسعود محەممەد و حەمەی مەلاکەریم و کوردستان مکریانی و گیۆمکریانی و شکر مستەفا و ئەو ڕەحمانی حاجی مارف و سعید ناکام و چەندانی دیکە لە ئەندامانی کۆڕی زانیاری کورد بوون. 29 هەشتی ساڵی 2005 کۆچی دوایی عەلامە و زانا و نووسەر و مفەسیری گەورەی کورد ڕافەکار و لێکۆڵەری شارەزای بواری ئەدەب و شیعری شاعرانی کلاسیک جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس لە تەمەنی 104 ساڵیدا و لە شاری بەغدای پایتەختی عێراق. هەر لە مزگەوتەکەی خۆی و لە پەنامەزارگەکەی شێخ عەبدولقادری گەیلانیدا بە خاک سپێردرا. مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بە پڕبەرهەمترین زانا و نووسەری کورددا دەنرێت لە بواری فقه و شریعەتی ئیسلامی و تەفسیری قورئان و ژیاننامەی زانایانی کورد و ئەدەب و لێکۆڵینەوەی شیعریدا بەرهەمی ناوازەی نووسیوە. ڕاوەکردن و لێکۆڵینەوەی دیوانی شاعرانی وەک مەولەوی و نالی و مەحوی و سالم و بێخود و دەیانی دیکە لە بەرهەمی دەست و پەنجەکانی مامۆستای مودەڕیس بوون. مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بەهۆی ستەم و نادادی بەشێک لە شێخ و دەرەبەگەکانی ئەوسا تووشی چەرمەسەری و ئازار بووەتەوە و سەرنجام لە بیارش دەریان کردو و لە سلێمانی و کەرکووکیش جێی نەبووەتەوە و لە ساڵی 1960 ڕووی کردوتە شاری بەغدا و بە هەتاهەتایی لەوێ ژیا و هەر لەوێش کۆچی دوایی کرد. سەرچاوی ئاین و تەفسیری نامی و ڕۆژگاری ژیانم و شریعەتی ئیسلام و بنەماڵی ناوداران و یادی مەردان و دیوانی مەولەوی و مەحوی و نالی و سالم و بێخود لە بەرهەمە ناوازە و گرنگەکانی مامۆستای مودەڕیسن، بێجگە لە چەندین بەرهەمی گەورە و ناوازەی بە زمانی عەرەبی. بەڵێ بینەرانی عزیز پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە ڕاپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەسەر ئەشکەوتی شوێنەواری کەریم شاعر. فەرموون با پێکەوە بینەری ئەو ڕاپۆرتە بین. قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری دەوڵەمەندن بە ژمارەیەکی زۆر لە شوێنەواری مێژووی. یەکێک لە شوێنەوارە مێژوویەکانی سنوورەکەی شوێنەواری مێژووی ئەشکەوتی کەریم شاعرە کە دەکەوێتە سنووری گوندی کانیساردی ناحیەی تەچێوە و مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ نزیکەی 8900 ساڵ پێش زاین. لا مێژوودا چەندین جار لەلایەن تیمە بیانی و ناوخۆیەکانەوە کنە و پشکنین بۆ ئەم شوێنەوارە ئەنجام دراوە. نووسەرێکی بواری مێژوو شوێنەواریش باس لەوە دەکات ئەو کنە و پشکنینانەی کە لە ڕابردوودا بۆ شوێنەواری ناوبراو کراون نەک هەر خزمەتی شوێنەوارەکەی نەکردووە بەڵکو بووەتە هۆی شێواندنی بەشێکی زۆری ئەو شوێنەوارە. یەکێکە لە شوێنەوارە زۆر کۆنەکان کە مێژۆکەی ئەگەڕێتەوە بۆ سەردەمی چاخی بەردینی ناوەڕاستی پێڵێن بە کۆمەڵش لەم شوێنەوارە دۆزراوەتەوە کە بریتی بوونە لە بەردی چاکرا و کەو کاتە مرۆڤ کاری بەبەر کردەوە دەستار و دەستک و هاوان و کۆمەڵی ئەو شتانی کە بۆ کار و پیشەی ڕۆژانی خۆیان بەکارهاتەوە بەڵام هەمی لەبەر دروستکراوە چونکە ئەو کاتە ژیان زۆر سەرەتایی بووە. بەڵام بەداخەوەی کە ئێستا ئەیبینین ئەم شوێنەوارە شوێنەوارێکی زۆر پشتگوێ خراوە هیچ کارێکی بۆ نەکراوە کە پارێزراوە بێ وەکو ئەیبینین تەنانەت ئەو خۆڵی چواردەوری
کراوەوە ناو شوێنەوارەکە دیارە شوێنەوارەکە بریتە لە ئەشکەوتێک ئەم ئەشکەوتە لە سەردەمی خۆیدا کە 10,000 ساڵ پێش ئێستاە مرۆڤ تێدا نیشتەجێ بووە مرۆڤ ژیانی سەرەتایی و لە سەردەمی ڕاوشکارە بووە ئەشکەوتی کەریم شاعر دوو ئەشکەوتە لە پاڵ یەکە وەکو بیستمانە ئەشکەوتی قەدیمە زۆر قەدیمە باو باپیرمان باسی کردووە ئێمە بەفکرمان نایە ئەشکەوتێکی زۆر قەدیمە ئەویش تەبان هەر تقریبا ئاساریشی لێ ئەوش فەرعێکە لە چەرموو ئەو تقریبا 2-3 کیلۆمەتر لە چەرمۆوە دوورە دوو ئەشکەوتە لە پاڵیەکە زۆر پێویستە زۆر پێمان خۆشە حکومت لا بکاتەوە لەم شوێن هەوارانە گرنگی پێ بدا ڕیشی تیا بکە زۆر پێمان خۆشە لەوانەیە ئیسیفادەیشی ببێ بۆ گوندەکە بۆ وڵاتەکە سەرڕایبوونی ژمارەیەکی یەکجار زۆر لە شوێنەواری مێژووی لە سنوورەکەدا بەڵام تا ئێستا فەرمانگەیەکی تایبەت بە شوێنەوار نییە لە سنووری قەزای چەمچەماڵدا با جۆرەی زانیاریەکانی پەیامیش زیاتر لە ساڵێکە ئیدارەی قەزاکە داوای لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کردووە فەرمانگەیەکی تایبەت بە شوێنەوار بکرێتەوە بەڵام تا ئێستا وەڵامی نووسراوەکەیان نەدراوەتەوە ئێمە ئەساسمان دابین کردووە شوێنمان دابین کردووە و ستافیشمان دابین کردووە تەنها پێویستیمان بە یەک فەرمانی وەزاری بوو وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کە تا ئێستا بەداخەوە ماوەی 1 ساڵە نووسراوەکەی ئێمە و قایمقامەتی قەزای ئێمە وەک قایمقامەتی قەزای چەمچەماڵ و پارێزگای سلێمانی لە لای وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارە دوای چەندین جار من پەیوەندی بە بەڕێز بریکاری وەزیرەوە کرد هەروتی لە نووسینگەی بەڕێز وەزیرە چاوەڕ دەکەین فەرمان دەرکات بۆی ئەم هۆبایە ئەم بەشەیە هەر ناوێکی لێ دەنێن بۆ چەمچەماڵ بکرێتەوە شوێنەواری مێژووی کەریم شایەر ڕوبەرەکەی 8,000 مەترە و بە دووری 9 کیلۆمەتر دەکەوێتە باکووری خۆرەڵاتی قەزای چەمچەماڵ و لا نێوان ساڵانی 1947 تا 1955 با سەرپەرشتی پرۆفیسۆر برێدوود و برۆسهاو لە زانکۆی شیکاگۆ کەنە و پشکنینی بۆ ئەنجام دراوە و دوجاریش لە ساڵی 2013دا لەلایەن بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی بە هاوبەشی لەگەڵ زانکۆی لیڤەرپولی بەریتانی و بە سەرپەرشتی پرۆفیسۆر دۆگلاس بێرت کاری کنە و پشکنینی تێدا ئەنجام دراوە لە سەرجەم کنە و پشکنینەکانیش ژمارەیەکی زۆر لە کەلوپەلی مێژووی کۆن دۆزراونەتەوە جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ گوندی کانیسارد لە سنووری ناحیەی تەکێ بەڵێ خۆشەویستان تەوەری یەکەمی بەرنامەکەمان تەوەرێکی پەروەردەیە و پەروەردەی منداڵ بێگومان هەریەک لە ئێمە ئەو دیمەنە پەرتراژی دی و ناخۆشانەی سەردەمی مناڵی خۆمانمان بەبیر دێتەوە ئایا لە برینداربوون و کەوتنە خوارەوەی دۆستێکمان بوو بێ یا لە مردنی کەسایەتیەک یا تەنانەت زۆر جار کێشە و گیرروگرفتەکانی خێزانی خۆشمان هاوشێوەی وێنەیەک بە بەرچاو دێتەوە ئایا منداڵ لەکوێی کێشە و گیرروگرفتەکاندا یان بۆ نمونە بۆچی منداڵ ببێتە سووت و قوربانی لە نێوان کێشە و گیرروگرفت و نەبوونی و هەژاریەکانی خێزان یا مەرگی ئازیزانیدا تەنانەت شارەزایانی بواری دەرونیا ماژەبەوە دەکەن لە ئەوروپادا ئەگەر منداڵێک سەگەکەی یا پشیلەکەی بمرێ ئەوە پێشتر ئامادەکاریەکی ڕوحی و دەرونی و کۆمەڵایەتی باشی بۆکەن تا بە شێوەیەکی زۆر هێور و بە ئاسایی پێی بگەێنرێ بەڵام لە هەرێمی کوردستان بەداخەوە تەرمی مردوویەک یان بۆ نمونە دەبرێتە بەردەم منداڵی یا منداڵ ئامادەی مردنی دۆستێکی نزیکیە بێ یا زۆر جار جیابوونەوە و دابڕانی لەگەڵ دۆستێکی خۆشەویستیدا ئەم منداڵە دەکاتە قوربانی یا زۆر جار لە نێوان شەڕ و کێشە و گیرروگرفتەکانی خێزاندا منداڵێکی تونند و تیژ منداڵێکی خەمۆک منداڵێکی مۆن و سەرنجام هەر ئەو کەسەشی لێ دەرەچێت کە تاوانە کۆمەڵایەتی قێزەونەکانی کۆمەڵگە ئەنجامەدا بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە پەروەردەیەی کە پێویستە هەر یەکێکمان لە لای خۆیەوە وا بژین یا وا منداڵ پەروەردە بکەین کە بەشداری خەم و ناسۆر و تراشیتیەکانی خۆمانی نەکەین و ئەویش نەکەینە قوربانی میوانداری زۆر بەڕێز ڕێباز عەلی عەبدوڵڵا توێژەری کۆمەڵایەتیمان کردووە کاک ڕێباز زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت ئێمە چی بکەین بۆی مناڵ یان چۆن مناڵ لە گیرروگرفتەکانی ماڵەوە بپارێزین بۆ نمونە ڕووداوی حەدەسێ ڕوویاد لەناو بنە ماڵەیەکە چی بکرێت بۆی ئەو مناڵە ئاگاداری ئەم ڕوودا و گرفتانە نەبێت جارێتی سڵاوتان لەبێ بابەتێکی گرنگە تەبعەن ژیان گرفتی تایە و مناڵ بەشێکە لە پێکهاتەی خێزان و کاتێک خێزان کە دروست ئەبێ بەشێک لە دروستبوونی خێزانەکە دروستبوونی مناڵە
مناڵ بەرهەمی ژیانی ئەو هاوسەر و خێزانێ بەڕاستی بێ دایک و باوکە کە مناڵ لە ژیانان نییە کاتە بڕاردا مناڵ بێتە ژیان و ئەبێ هەڵدات باشترین توانای خۆی خەتەکار بۆ ژیانێکی جێگیر و سەقامگیر بۆ ئێستا و داواتی مناڵەکەی بەرهەم بێنێ بێگومان ژیانی هەموو خێزانێک گرفتی تیا هەیە بەڕاستی بەڵام ئەبێ ئەم دایک و باوکە پلان هەبێت کاتە ئەم گرفتانەی واقع لە ژیانە هەیە چۆن بتوانێت لەگەڵ ئەم گرفتانە حەقی مناڵەکە مافە معنەوی و پەروەردەکەی مناڵەکانی نەفەوتێنێ بەڕاستی هیچ خێزانێک نییە بێ گرفت بێ بەڕاستی بەڵام منداڵ ئەبێت لەگەڵ گرفتەکانە بە شێوەیەکی تایبەت مامەڵی لەگەڵا بکرێ چون ئەو منداڵە بەرهەمی داهاتی کۆمەڵگایە ڕەنج و ماندووبوونی خۆتە و ژیانێکی مستەقبەلی ئەم کۆمەڵگا لەسەر ئەو منداڵە وەستاوە بەڕاستی ئەگەر ئەم منداڵە ئێمە تێکەڵ بە کێشە کۆمەڵایەتی و ئابووری و هەتا سیاسەکانی بکەین بێگومان تاکێکی ناتەندروست و پڕگرفت دروست ئەبێ و ڕەنگ بێت بەسبەی ئێمە کە سەرباری کێشەی ئابووری و کۆمەڵایەتیمان هەیە سبەی ڕۆژ دابێ ئەو منداڵە بێتە کێشێکی گەورتر بە خێزانەکەمان کاتێک مناڵێکی کێشەی دەرونی هەیە کێشێکی پەرۆدەی کۆمەڵایەتی و کاتە تەرکیزی خێزانەکانی ئێمە زۆرتر سەرڕای کێشەی مادی و کۆمەڵایەتی هەیە ئەم جارە کێشەی پەرۆدەیشان بۆ دروست بێ ئێستا سەردەمەکە کێشەی پەروەردەیە بەڕاستی بەداخەوە زۆرترین گرفتەکان لە گرفتی کۆمەڵگامە گرفتی پەروەردەیە ئەبینین خێزان پێشتر ئێمە تەنها هەندێک گرفتی مادیمان هەبوو هەندێک گرفتی ئیداریمان هەبوو بەڵام ئێستا خێزانێک گەڵێ خەممە مناڵەکەم فلان کێشەیە فلان ڕفتاری لێ پیا بووە هەندێک حاڵەتی خەمۆکی هەندێک حاڵەتی تونتوژی هەندێک حاڵەتی نامۆ لە مناڵەکەمە ئەبینم ئێستا خەمەکانی خێزان گەورەتر بوو کەواتە دروستبوونی ئەم هەموو حاڵەتە نامۆیە لەو مناڵەیە بەڕێزت بۆ گیرۆگرفتی دایک و باوکەکەی گەڕێنیتەوە کە کاریگەری کردوێتە سەر و مناڵەیان هەر ناتەندروستی پەروەردەکەیە خۆی بێگومان کاتێک گرفتێ دروست ئەبێت لە بۆ کارگەری لەسەر مناڵ دروستە بێ مەرجێت تەنها لە خێزانە بێت لە شاشێکی تەلەڤیزیۆن بێت ئەکرێت لە قوتابخانە بێت بەڵام گرنگترین قوتابخانە و گرنگترین وێزگە بۆ پەروەردەبوونی دەرونی دروستی مناڵەکە و پەروەردەبوونێکی باشی مناڵەکە خێزانەکەیەتی و خێزان ئەتوانن زۆر کێشەی دەرەوەش لە مناڵەکەی خۆی قەدەغە بکات و زۆر خۆش و نیعمەت لە ماڵەوە بسازێنن بۆ مناڵەکەی کە دەتوانێت ڕنگدانەوەی کێشەکانی دەرەوە لەسەر مناڵەکەم بێت بۆ ئەگەداریت ئەنی زۆرترین تایبەتمەندی کەسێتی منداڵ لە تا 6 ساڵیە باشە تا 6 ساڵی تۆ 6 ساڵی تاوە زۆرترین کاتی مناڵەکە ناو خێزانەیە بەڕاستی کەمترین کات تێکەڵ بە کۆمەڵگا ئەبێ ئەگەر لەم 6 ساڵە توانیت بە دروستی مناڵەکەت پەروەردە بکەیت ئەفکاری بۆ بنیاد بنیت سلوکێکی باشی پەروەردەیی و جێگیری بۆ دروست بکەیت بێگومان ئەم مناڵە ئامادە بێت لەگەڵ کێشەکانی دەرەوە ئێمە ناتوانین ڕێگە لە کێشەکانی دەرەوە بگین لە کۆمەڵگا باشە بەڵام ئەتوانین منداڵەکەمان ئامادەکەین منداڵەکەمان بە جۆرێک پەروەردەکەین لەگەڵ کێشەکانی دەرەوە مامەڵێکی تەندروست کات بەڕاستی یعنی تێبگەینی کۆمەڵگام کێشانی تایە لە کاتی بوونی کێشەکانە تۆ چی بکەیت گەڕانەوە بە خێزان و پرسکردن بە دایک و باوکی و بەڕاستی مەسەلەن پێشوەختە هەندێشت چاوەڕان کراوە بەنمونەیەکی لەو شتانی کە مەرگە مەسەن لە دەستدانە حاڵەتێکی مەڵ لۆس لە دەستدانی تر مەرجی لە دەستدان تەنها مردنی کەسە نزیکەکان بێت بۆ منانە جارێ مناڵ تعلقەکرێ بە ئامێرێکی ئەلکترۆنیوە یا بە بووکەڵەیەکەوە یا مەسەلەن بە هاوڕەیەکیوە یا بەتا بە ئاژەڵێکەوە پاڵندەیەک مەسەلەن پشیلێک سەگێک ئەمانە ئەمە تعلقی پێوەگری ئەنی زۆر تەبیعیە کە ئەمە بێنە پێش چاوی کەسبێ ئەگەر لەزانی ئەمە هەیە هەر شتێک مرۆڤ تعلقی پێوەگرت بێت تێبگە ئەم شتە ئەگەر لەزدانیشی هەیە چونکە ئەگەر نەزانێت لەزدانی هەیە شبەی تووشی شۆکە بێت لە دەستی چوو بێگومان هیچ شتێکیش بۆ مرۆڤ نامێنێ هیچ شتێک لەم دنیا بە تایبەتی بوونەوەرە زیندۆکان کە ئێمە زیاتر مرۆڤ تعلق بەو شتە زیندوانەوە ئەگرێ بۆ نمونە دارێک ئاژەڵێک هەتا ئیتر کەسە نزیکەکانیشی بێ زۆر باشە بۆ نمونە لە بنەماڵەیەکە لەناو خێزانێکە کەسێکی نزیکی ئەو بنەماڵەیە ئەمرێ و مناڵێکی بچووکیانەیە کەواتە بێ ئەو خێزانە چۆن لە ڕووی دەرونیەوە مامەڵە لەگەڵ و منداڵەیە بکەن چۆنە بێ و منداڵە تێگەێنن کە کەسێکی نزیکیان ئەندامێکی خێزانەکەیان لە دەستیا و لە ژیانە نەماوە ئایا تەندروستە خێرایان بەزوویی لە گەرماوگەرم پێی بڵی پێی ڕابگەێنیت کە ئەم کەسەمان لە دەستیا و یان ئەوەیە بە هەر شێوازێک بێت بە هەر قسەیەک بێت ئەم منداڵە ڕازی بکەیت کە ئەم کەسە نەمردو و تا کاتێکی ئەوەی کە عەقڵێکی کامڵێ بە ئینجا تێبگەێنیت ئایا ئەمە دروستە لە ڕووی دەرونیەوە تەندروستە یان ئەوەیە کە خۆت تێی بگەێنی بە شێوازێکی باش ئەمە لێرا چەند شتێک گرنگە بۆ من تەوەی مناڵەکە چەنە ئەمە یەک بۆ من ئەگەر 30 ساڵ بێ بە هیچ شتێک دوانەی مردن تیان ناگە نازان لە مردن چیە بەس مردنی بیستووە ئەڵێ مەسەلەن بینێتی چۆلەکێک مردار بووەتەوە لە فیلمێکە ئەنیمەیشنێکە بینێتی مردووە بەس نازانێت چەمکی مردنی بیستۆ بەس نازانێت لە مردن تیان ناگە دوای 4 ساڵ ئیتر تێگا مرۆڤیش ئەمرێ بەس لە مردن تیان ناگە مرۆڤ مردن یعنی چی ئەزانێ مرۆڤ شتێکە مردن هەیە بۆ نمونە تەلەڤیزیۆن بینیوێتی لە هاوسەکان قەرەباڵکەوتی وەڵا چیڵە مردنە کەسێک مردووە تا عەزێک پرسێک بەدەنراوە بەڵام وەکو چەند بیستوێتی بەڵام لە فەلسەفە و مەهامی مردن تیان ناگە باشە ئەمە یەک دووهەم ئەم مناڵە مەسەلەن کچە یا کوڕە ئەمە فەرقی هەیە
و چەندەم ئەندامی ماڵەکەیتی یەکەم مناڵە ئاخر منداڵە مەسەلەن خوشک و برایەکەی هەیە هەموومانە تەئسیریە و کێشە خێزانەکان مەسەلەن پەیوەندی خێزانی ئەو مناڵەکە پێشەوەی کە کەسەکە دەست بچێت چۆن بوو هەموو ئەمانە کاریگەری هەیە لە هەموو شەی گرنگتر مەسەلەن پێشوەختە ئەبێ هەموو دایک و باوک ئامادەکاریکەن بۆ مردن بۆ مناڵەکانن پەروەردەیەک بکەن هۆشیارییان پێ بدەن بۆ نمونە ئەینچوار مەسەلەن ینی منداڵ ئەگەر یەکێ لەو پرسیارانێکە گەورەکانیشیانە مەسەلەی مردن چییە یان بۆچی ئەمرین ئەگەر مردین چیمان لێدێ وەک چۆن کۆمەڵە پرسیار چۆنە بێ ئێمە لە تەمەنێکە مناڵ تێبگەێنین کە مردن هەیە و ئەبێ ئامادە باشی بۆ بگەین ئێستا من ئەم ڤیددیۆی کە بڵاو بووە ئەو منداڵی کە لە دوای باوکی کە دەنگدانەوەکی زۆری لێکەوتەوە کە ئەم مناڵە دوای باوکی نەیتوانیوە بژیت منداڵی هاوڕەیەکم ئەم ڤیددیۆی بینی بوو ئەو ژەگریایی وت من ئەگەر باوکم لە دەستبم چی بکەم منداڵێکاوە بەو تەمەنەوە کە هێشتا تەمەنی 5 ساڵ کاریگەری دەرونی نەکردوتە سەرەوە منداڵ ئیترێمە ئەبێت چۆن باسی مردن لە لای مناڵا بکەین کە ڤیددیۆیەکی بەو شێوەیە بینی بوو من پێ دەڵێم ینی لە ڕووی علمیشەوە مەسەلەن 95 تأثیرێکی زۆر خراپی لەسەر مناڵ هەیە مردن ینی مردن هەموو ئینسانی گەورەش لە دەستدانی بەڵام بەستم چیە لەم قسەبات بەهورەتاوی کەم ئەبێ ئامادەکاریکن کاتێک منداڵ پێشوی کەسەکەی بمرێت دایکیا پوریا خاڵیا حتا ئاژەڵەکەیشی مرێ پرسیاری فەلسەفی هەیە مردن چییە باشە ئەبێت تۆ تێبگەێنی ئامادەکاریکە پێی ئەژیری مناڵەکەی خۆت هەنجار مناڵەکە ڕاستە 4 ساڵە بەڵام ژیرەکەی باشە هەنجارێ 6-7 ساڵشە بەڵام ژیرەکەی کەمە تۆ دایک و باوک ئەبێ زمانی مناڵەکە بدۆزنەوە بزان بەچی ئارە بەچی زمانە بەچی چیرۆکێک بەچی خەیاڵێک لە مردن تێ ئەگا باشە بتوانن بە شانۆ بە کۆمەڵە شتێک کە ئەم شتە ئەمرێت وەجارت دروست نابێتەوە ئیتر لەم ژیان نامێنێ پێشوەختە ئامادەکاری بکەن یا بۆ منە زۆر باشە کە مناڵ لە ماڵە پەلەوەر و باڵندەوشتی هەبێت چکە ئەمانە ڕۆژانە پێشوەختە بێگومان پەلەوەر تەمەنی درێژ نییە بێگومان بێتاقەتە بدایکە بۆتی ئەوای پێهات دایکیش وەڵامێتە باوکە بۆی پێات ئەوڵا کچم ئەمە مردووە ئەمەیتر نایەتەوە بەڵام ئێمە توانین دانێکی تر بێنەوە ماڵەکەمان بەڵام کاتە پرسیاری قورسێ ئەگەر دایک و باوک مرد ئێمە کاتە چی بکەین بەڕاستی باشە لێرەدا ئەمە چەند شتێک گرنگە مەسەلەن کاتێک منداڵێک کەسێکی نزیکی لەسەیە یا باوک یا خاڵ یا کەسە نزیکەکانی پێشوەختە چەمکی مردن تۆزێ بۆ ڕوون کردێتەوە بۆ ئاگداریتان چەمکی مردن سەر 4 ئاست وەستاوە مەسەن ئەگە بۆ گەورەکانی من تێگەم ناڵ تێی ناگا بەڵام هۆشیاری مناڵەکە گرنگەکە کەسێک کە مرد زنو نابێتەوە دووەم هەموو مەوجوداتێکی زنو قابل بە مردنن ئەبێ بمرن سێهەم شتێک کە مرد چیتر فعالەتی لەسەر زەوی نامێنێ مەسەلەن ئاژەڵێک توانی پێشتر بخەوێ هەڵسێ مەسەلەن توانێت هەستەکانی بەکار بێنێ کە مرد چیتر ئەم هەستانە بەکار نائێنێتەوە و بەڕاستی وتر و هەموو مردنی هۆکاری خۆی هەیە بەڵام ئەمە مناڵ دوای 12 ساڵی لەم مەفهومانەتی ئەگا پێش ئەوە تێی ناگا بە تەواوەتی بەڵام ئیتر ژیرەکەی خۆی تەئسیری هەیە باشە کاتێکە کە منداڵ کەسێکی لەس ئەیات زۆر گرنگە کۆنتترۆلی خۆمانە دەست ندەین باشە کۆنتترۆلی بێگومان مردن ناخۆشە مردن قورسە تایبەتی کەسێک بۆ منە هاوسەرێک پیاوەکەی یا خێزانەکە دەسەدا ئەو مناڵە ڕۆکاتە ئەو کەسی کە ماوە کە دایکە یا باوکە ماوێتی ڕۆکاتە ئەوڵە دایکە چی بووە بۆ ئاگری بۆ پەشۆکاون زۆر گرنگە کۆنتترۆلی خۆی لە دەست نەدات لە ژینگەیەک لە دۆخێکی ئارامە تێی بگەێنێ کچم دۆخەکە ئەوە بەڵێ هەموو مردن هەیە هەموو کەسێک بە هۆکارێک ئەمرێ دایکی تۆش مردووە بەڵام لە ژینگەیەکی ئارامە نەکەوەی بکەن لە گریان و شیوەنێکی زۆر ئۆکەی لە کۆمەلگای ئێمەدا هەیە هەر بینینی دیمانەکە ئەگەر دایک و باوکی خۆشی نەبێت جۆرە لە زەبری دەرونیە هەندێک جار ئێمە کەسی نزیکی ئێمەش نەبوو بەڕاستی بەس کە بینیمانە یەک هەرا و بەزمێک دروست بوو ینی کچ لە خۆی ئەدا و خۆی ڕنێت و باوکەوەکە ینی ئەم بۆ خۆی دیمەنێکی خام ناکات لە فیلمیش ببینێ مەحاڵەتە خەتەرە جاتەوە وەرە باوکت مرد بێت دایکە مرد بێت لە مردن تێ نەگەیشت بێتی و دایکیش وابێت دایک باوکە مردووە بۆ نمونە دایکیش خەریکە خۆی ئەکوژ ئیتر مناڵە چی بکە مەسەلەن ینی زۆر گرنگە کە باوکە مردووە بەڵام نابێ مناڵەکە بمرێ بەسمان چیە ڕۆحی مناڵەکە بمرێ دەروی مناڵەکە بمرێ ئەو کاتە ئەگەر دایکیش نەیتوانی بە نمونە کۆنتترۆلی خۆی نەکرد زۆر گرنگە کەسێکی خێزانەکە دەرونێکی هێمنتری هادئەتری هەیە بێت ئەم منداڵە ژنێکی ئارامە تێی بگەێنێ کوڕە جوانەکەم باوکی تۆ مردووە هەموو کەس ئەبێ بمرێت بەڵام مردنیێتەوە بمری ڕەنگە تۆ هەمومان تەمەنێکی زۆر دکن ئەو کاتە ئەمرین بەڵام تۆ ئەبێ ئیتر تۆی سەر لە ئێسە بە دواوە تۆ کوڕی دایکی خۆتی
تۆمان خۆش ئەوێت تۆ گرنگی بۆمانەوەمان هیوای پێ بدرێت تۆ ئەو ڕێگایەت پێتەن دروستە کە لەو تەمەنیا لە هەر تەمەنێکا بێت لە هەر لە حزیەکە بێت کە ئەو کەسەی لە دەستیا ئەو منداڵ ئاگادار بکرێتەوە یان ئەوەیە بە گەرماوگەرمی هیچ پێ نەوترێت تا تەمەنێک کە بزانی ئەو مناڵە بەرگەی ئەو ئازارە ئەگرێت ئەسڵان نابێت شتەکە لێ بشاریتەوە مەسەرەن تۆ بە فێڵ و بە کۆمەڵەشت کە دوایتر ئەم مناڵە بەردەوام چکانێ شتێکە ڕاستی پێ دەڵێیت تی ناکە بەردەوام لە پرسیارکردن لە گومانایە ئەم مەسەلە چیە گرنگکە گەرماوگەرم نایەک سەر تووشی شۆک دێوکاتە بەڵام لە ماوەی ئەو چەند ڕۆژە تێی بگەنی بڵێ کوڕم کچم باوکی تۆ وەفاتی کردو مردووە چیتی لای ئێمە نامێنێتەوە سبەینن تو سبەینی من جلی ڕەش لەبەر ئەەکەین ئاهەنگەکەی ئەچین مەسەلەن خەڵق قورئانی بخۆن نزای بۆ ئەەکەین بۆی تو شۆک نەیە سبەینی ئەم مناڵە ئەگەر ئەم منداڵە مەسەلەن ئەگە هەر پێی نەڵێ وەڵا ڕۆشتە بە لای خوای گەورە و چووە بە لای فریشتەکان و ئەمانە ئەیش ئەڵێ مەسەلەن بامش بڕۆم بە لای خوای گەورە دوایرەکە باشە بۆچی ڕۆشتە بە لای خۆ دیارە کەسێکی باش بۆ یا خراپ بۆ ئەگەر کەسێکی باش بۆ دیارە کەسە باشە ئەی بۆ من خراپ نەڕۆژ بە لای باوکم من لەکوێ ببینمە کۆمەڵە ڕاستی بێ پێی بڵێیت بەڵام نابێت گەرما و گەرم لە ماوەی ئەو چەند ڕۆژە چونکە لە ماوەی مردنی دایک و باوکەکەیە کۆمەڵ شتێت ناو خێزانەکەەوە کاک ڕاست ینی بۆ نمونە ئەم ماوە مەسەلەن خێزانەکە قەرەباڵقە بەردەوام گریان لێنەکەیە پرسە بۆ دائەنرێ قورئان خوێندن هەیە ئەبێ پێشوەختە پێی بڵێ لەگەڵ گوتنی مردنەکە ئەم شتان دێتە پێش بەڕاستی ئەوانە ئەو ئامادەکاتەی منداڵ دەبێتە قوربانی ینی ئەویش هەبێتە قوربانی هاوشێوەی و کەسێک کە لە دەستیدا هاوشێوەی ئەو ڤیددیۆی کە شەیدا ئاماژەی پێکرد لە چەند ڕۆژی ڕابردوودا هەموو کوردستانی تەنیە و خەڵکێکی زۆر پێی سەرسام بوون و پێی کاریگەر بوون ئەو کاتە کێ بەرپرسە ئەمە پەروەردەیەکی ناتەندروستە ئەمە خێزانە یان بوون هەر خودی ئەو وابەستەیی کە لە نێوان منداڵەکە و باوکەکەی هەبووە ئەمە جارێک ئەمە ئەگەر لەسەر ئەم بۆستین ئێمە لە دنیا مەسەلەن ئەمە زۆر گرنگە هەڵدەین لە ژیانە فەلسفەی مرۆڤ وا دروست بێت مەسەلەن وا پەروەردەکەین تعلقێکی زۆر گەورە بە هیچ شتێک لەم دنیاوە نەبەسێ نە بە دایک نە باوک نە بە هیچ شتێک لەم دنیاوە ئەگەر مرۆڤ هەموو شتێکی خۆی بەخشی بەو شتێک هەموو خۆشەویست ئینتیما و باوەڕی خۆی بەخشی بە شتێک ئەو شتە لێسێنرێت ئەگەری بڕوا ئەو کاتە توش زەبرێکی زۆر قورسی دەرونی ئەبێت ئێمە حتا باوک و دایکان نابێت مناڵیان خۆش بێ ئێمە ناڵێ مناڵیان خۆش نەوێت بەس وەکو پێویست مناڵیان خۆش وەکو پێویست گرنگی بە مناڵدن هەموو ژیانە نەخەنە قوربانی منداڵێک چونکە لەم ژیانە گەورەترە لە منداڵێک لە هاوسەرێک لە پیاوێک بەڕاستی ژیان بە خۆی گەورەیە هیچ کاتێک لە دوای مردنی کەسێکمان ژیان کۆتایی نایە باشە ینی ئەم شتە ئەم شتێکە لە کۆمەلگای ئێمە هەیە ئەم پەیوەندی زۆر توندە لەسەر بنەمای عاتیفە بێگومان نە شەرعیە نە عیلمیە نە پێویستیشە بەڕاستی بۆیە کاتێک ئەبینین هاوسەرێک پیاوەکەی لەسەردا یا مناڵ لەسەر تووشی نەخۆشی دەرونی قورس ئەبێت لە کاتێک ڕەنگە 4 مناڵی کەشی هەبێ بەڕاستی ئەبێت تۆ سوپاسگوزاری 4 مناڵی کەت هەیە جارێ یەک مناڵ دەستداوە وەسبەینی ئەبێ زۆر ئاسایش چاوەڕێکی 4 مناڵەکەش لە دەستدەی هاوسەرەکە دەستدەی ئەم تەعەلوقە لە خێزانی ئێمە بەڕای من بە تەندروستی نازان ئەمە یەک دووهەم کاتێکە کە کەسێکمان لەست دەڕات ئێمە ئەبێت پێشوەختە پێشکردن بۆ مناڵەکانمان بکەین بزانین ئەو منداڵە دۆخی دەرونی مناڵەکە چەند جەستەیی چۆنە چونکە منداڵێک ئەگەر نەخۆشی بۆ نمونە شەکری هەبێت نوشە زەختی هەبێت بۆ نمونە نەخۆشیێکی درێژخایانی هەبێت زۆر جیاوازەکە مناڵێک ئەم شتانەی نییە بەڕاستی چونکە ئەگەر کەسێک ئەم نەخۆشیانی هەبێت بەرگەی هەنی خەبەری ناخۆش ناگرێت بەرگەی هەندێک شت ناگرێت بەڕاستی ئەمە یەک دووهەم پێشوەختە ئەو باسکەم بێ بۆ هۆشیاری هەبێت وەڵامی پرسیاری مەرگ درابێتەوە بۆ مناڵە و لەوەش گرنگتر کاتێک ڕووداوەکە ڕوئەدا بەڕاستی نابێت شتەکەی لێ گەورەکەین نابێت شتەکەی لێ بکەین بە فیلم و بە چیرۆک نابێت ئەوەنتە دەرونی ماندووکەین ئەوەنترە ئەسڵەن ئەبێ بیرکەینەوە مناڵەکە ژیانی مناڵانەی خۆی لەز نەچێت باش ئەمە گرنگترین شتە ڕێباز پاشتر دێمەوەلات ناوبڕێکی کوردوەرەگرین و دواتر بەردەوامین لەسەر ئەم گفتوگۆیەمە خۆشەویستان ناوبڕێک پاشتر دێنەوەلاتن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور
کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە. کارگەی شربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 1970 840 2000. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێ. ماڵ سەڕێباز لەوە دەست پێەکەین تونند و تیژەکانی خێزان یا زۆر جار هەژاری و نەبوونی کوردەڵێ کاسەی پڕاشتی ماڵە. تا چەند نەبوونی یا کێشەگیر و گرفتەکانی خێزان شەڕی بەردەوامی نێوان ژن و پیا و ئەمەش منداڵمان بۆ کاتە قوربانی. بێگومان ئەوانش چکە منداڵ بەردەوام و کامێرەیەک ڕێکۆردی ئەوە پەیوەندی دایک و باوکیەکات وەزعی ژیانی ماڵەوەکات. کاتێک ئەم شتانە ئەبینێ و لە ناخیا لێکدانەوەی بۆکە بێتە دەرین ڕۆژان لە خوچی بۆ قوتابخانە تەرکیزی لای کێشەکەی ماڵەتی لەگەڵ هاوڕەکانی هەربی لای دایک و باوکەتی. هەندێک جارە بینم منداڵە تووڕە ئەبێ لە خۆیەوە مەسەلەن یا خەمۆکە بێ دانیشێ لە شوێنەکە بە تەنهایی دانیشێ وە سبەینی ئەم منداڵە لە هەمووی گرنگتر باوەڕ بە خۆبوونی کەمە بێت. هەستەکە خێزانێک نییە شوێنێکی ئارام بێ. ئەم منداڵە کە گەورە بوو ئیتر ئەستەکە مناڵی نەبووە بەڕاستی بەهۆی کێشی دایک و باوکێ. مناڵەکانی تر ئەبینێت کە دایک و باوکیان لەگەڵ ئەمان لەگەڵ مناڵەکان و گەشتەکەن و خۆشی ئەەکەن ئەم ئەبینێ بەردەوام لە کێشەی دایک و باوکایەتی بێگومان ناخۆش. یا مەسەلەن بەنمونە هەژاری داوای هەشتێکە دایک بەڵێن نییە یا باوکە ئەڵێن نییە، بەڵام باوەڕی من هەژاری کەمترین گرفتە لە چاو گرفتەکانی ترەتەکە کێشەی کۆمەڵایەتیە. چکە هەژاری ئەگەر ڕاست هەژاری لە ڕووی مادیەوە ئەتوانین حەقی مناڵەکە بخۆێ، بەڵام منداڵ زیاتر حەقی معنەوی پێویستە. ئەتوانی کاتی پێ بدەیت، ئەتوانی یاری لەگەڵکە، ئەتوانی بیگەڕێن. ئێمە پێویستی مادە نییە بەڕاستی ئەم کاتانە. ئەو کاتە ئەگەر تو هۆشیاریت هەبێ دایکێکە بێ خوێنەری کتێبەکان بێ باگراوندێکی ڕۆژی باشی ڕۆشنبیری لەگەڵ توانێت دڵی مناڵەکەی بەدەست بێنێت، توانێت بە ڕێگای و تەکنیکی جیاواز بتوان دڵی مناڵەکەی خۆشکە و خۆشبەختی مناڵەکەیشی بێنێ. هەموو کات زۆر جار پێچوان شۆن جارێ منی ئێمە بینی مناڵەکان گرفتیان قوربانی دەستی پارە زۆرین بە دایک و باوکەیانتی گرفتێکی زۆر ینی ئەو هەموو شتە لە بەردەستیانە هەیە، ئەو پارە لە بەردەستیانە هەیە، هەر شتێک داواکە لە بەردەستیایەتی یا هەنە جارێ باوکە بەهۆی سەرقاڵی بەهۆی دەستکەوتنی مادیەوە ئاگای لە مناڵەکەی نییە لە ڕووی علمیشەوە لە ڕووی ئەزمموی ژیانیشەوە ئەڵێ کات بەخشین لە پارە بەخشین زۆر باشترە بەڕاستی. ئەنێ من نابێ واسکن هەژاری هەتەنها گرفتە بەڵکو هەژاری مەعریفی گرفتە بەڕای بە بۆچۆنی من. ڕاستە مەسەلەن تۆ ئەگەر پارەت نەبێ یا گرفتی مادیت هەبێ لە هەندێک کوالەتی ژیاندا ئەبەزێت هەندێک خۆشی مناڵەکە لێ دێنێکە، بەڵام ئێمە هەمیشە مرۆڤ پێویستی بە خۆشەویستیە تاوەکو و پارە بەڕاستی. نازپێدانێکی لە ڕادەبەدەر چ کاریگەریەک لەسەر مناڵ دروست دەکات. بێگومان کاتێک نازێکی زۆر بە مناڵ ئەدەیت، ینی ئەو منداڵە فێری ناز ئەبێت. کاتێکە تۆ دایکی یا باوکی نازێکی زۆر بە مناڵەکەت ئەدەی بێگومان چۆ دەرەوە خەڵک و نازی پێ نادا،
مامۆسانەتەوە نازی پێ بدەم من ناتوانم نازی پێ بدەم ئەم داڵ هەمیشە چاوەڕێی نازەکە هەمیشە چاوەڕێ کەسێک بێت ها کوڕم ها کچم ئەوە پارە ئەوە دەفتەرەکەت ئەوە قەڵەمەکەت ئەوە شتەکە و کجلەکە لەبەرکە ئەوکە ئەم منداڵە نابێت ئەبێ هەندێک جار نەئی بەڕوو ڕوا بکەیت بۆی بزانێت ژیان نەئیتیایە بۆی بزانێت ژیانێکی خەڵکی شوێنی تر نەئیتیایە بەڕاستی تۆ هەموو شتێک کەسێتی منداڵەکە تیرۆ دەکەیت ئەم منداڵە متمانەی بەخۆی نامێنێت ئەم منداڵە کەسێتێکی لاوازی ئەبێ کەتە تۆ چاوەڕی خەڵکەکە هاوکاریکە خۆ تۆش لە دەرەوە یعنی ناتوانانی هەموو شتێ بۆ مناڵی هەموو کەسێ بکەیت بۆ مامۆساکی سی مناڵ لە پۆلەکە تا هەیە یا لە کۆڵانێکە یعنی تۆ ناتوانانی بە تایبەت گرنگی بۆ مناڵ دێتوانی بە شوەیەکی یەکسان هاوکاری هەموو منداڵەکان بکەی وەڵام ئەم منداڵە هەمیشە چاوەڕێکات تۆ دەستی بەسەرا بێین تو باوەش بە تۆ بکە و عین تۆش هەر ئەگەر تۆ بۆ مناڵەکەی مناڵەکان غیرەکەن ئەڵە مامۆستا بۆچی تو ئەگەر لە ئێمە نیە کاتە ئەو کاتە تۆ ناچار یەکسانی پارێزی بەڕاستی لەبەر ئەوە ئەم ناز پێدانانەی زۆر یەکەم متمانی مناڵەکە بۆ خۆی کەمە بێتەوە دووهەم ئەم تعلق وابەستەیە بە خێزانەکەی زۆر ئەبێ بەڕاستی ینی پێویستنی ئەم وابەستەیە بە دایک و باوک دروست بێ ئەگەر ئەم وابەستەیە بە تەواتی دروست بێ مناڵە ڕەنگە نەتوان بچێت دەرەوە بەڕاستی سبینی زۆر کاتە بینین کاتە مناڵە خێنە ڕەوزەیە قوتابخانە ئەم مناڵە زۆر ئەگرین هەر ئەڵە دایکە باوک ئەبێ لەگەڵ مابی هەتاوەکو کۆتایی ساڵ ئەنە بین ئەو خێزانەن کە زۆر گرنگی و نازیان بە مناڵەکانیان داوە بەڕاستی ینی ئەبێ ئەمە ئەگەمان لەم خاڵەش بێ تووڕەبوونی مناڵ تووڕەبیت لە مناڵ بۆ نمونە دەبینین کە دایک و باوکێک شەڕیان دەبێت ئەو دایکە توانای ئەوەی نییە کە هەمووی ناڕەحەتی و ناخۆشیەکانی خۆی بەسەر مێردەکەی بڵێن بتەقێنێتەوە ئەچێرچی خەموو خەفەتی خۆیەتی بە مناڵەکەی ئەیڕژێنە لی تووڕە ئەبێ لی ئەیات دوجار ئەمانە کاریگەرێکی سەربی خراپیانە بێت لەسەر جاکتر ئەوە شتێک ینی تۆ دایکی بەڕاستی ئیش یەکەمی دایک و باوک زۆربەی ینی نمونەی زیینومان لە نات بەڕاستی وایە ئێستا دایک بە تایبەتی لە ماڵەوە فشارێکی زۆری لەسەر هەرنجار مێردەکە حەقی خۆی پێ نادات و گرفتی ژیانی هەیە کەسێک ناوە مناڵەکەی نەبێ ئەنی خۆ خاڵیکردن بەسەر مناڵەکە بەڕاستی زوڵمێکی زۆر گەورە مناڵە گوناهی نیە ئەسڵەن ئیش یەکەمی تۆ ینی تۆ هاوسەرەکەت ئەبێ بەختەوەرکردن مناڵەکەتان بن چکۆ مناڵی هەی ناوتانە بژیان بەڕاستی ئیش یەکەمی دایک و باوک دایک و باوکایەتێ نەکشتی کە بەڕاستی ئەبێ هەڵدەن دڵخۆشکی مناڵەکان کۆ بوونەوە ئەگەر کێشێکتان هەیە مناڵەکە بە دەربێ لەم کێشتن تا ئەتوانن تا پێتان نەکرێ ئەم منداڵە نەبێتە قوربانی کێشەکانی ئێوە بەڕاستی ئێمە زوڵمێکی زۆر گەورەی بێگومان سبێنی ئەم مناڵەشە جاگەر باسی میدیا بکەین ئەگەر کاک ڕاست بۆ نمونە هەنە جار هەیە بە پاڵەوانکردنی هەنێ مەرگ حاڵەتێکی لەم ماوە ڕوویدا مەسەلەن مرگ قەدەرە مرگ واقعە مرگ ینی حقاتی ئەم ژیانەیە ینی من تێناگەم بۆ مەرگێک گەورە بکەین مەرگێکی تر بچووکەین ینی من هەموو کەسێک مردنی باوکی یا دایکی دڵگرانە دڵتونە بێ پشتە هەر پرسێکی ئەم کۆمەڵگایە ببینیت کارساتی زۆر ناخۆشتێک گریانی زۆر قورسی تایە ڕۆژانە هەزاران مناڵ بە هۆکاری زۆر قرس ئەم ناڵە دەست ئەچێ بەڕاستی ئەمرن بەڕاستی ینی بۆچی بێ ئەم داڵانە ئەوە گرنگی بە مردنی ئەم دێن بۆ ئێمە ژیانمان خۆش نەوە ینی بەڕاستی ینی بەداخەوە ئەگەر لە خێزانی ئێمە واز دەکەن ئەگەر لە کاتی پرسەکانە زۆر خەمبار دەرنەکەی زۆر گرنگی بە مارەکە نەدەی تۆ دڵڕقی هیچ کاتێک وان نییە بەڵکو تۆ ئەبێ لە کاتی پرسەکانە زیاتر بەهێز دەرکەوی زیاتر ئارامگرتر بی ئەمە نیشانەی بەهێزی تۆی بۆ ژیان خۆشەویستی تۆ بۆ ژیان ینی تۆ هاوسەرەکە مردووە بۆ نمونە هاوسەرەکە مردووە بچ پێویستەکە خۆت بڕنی خۆت بکوژیت خۆتکەی ئەم بەحسابێکە خۆفا و خۆشەویستین بۆ هاوسەرەکەمەیە ڕاستە ئەمە تعاتف و خۆشەویستیە لە بەشێکە بەڵام گەورەترین خۆشەویستی ئەوتانی بتوانی بڵی لە دوای تۆ من ناڵم مناڵەکانم فەوتێەوە ژیان مناڵەکانم بەڕاستی لەست بچێ ئەمە پێم وایە گەورەیە بۆ خێزان ئەگەر بتوانن دوای مردنی هاوسەرەکانە مەسئولیەتی بەخێوکردنی مناڵەکان لە ئەستۆ بگرن و پێشوازێکی باش لەو مەرگە بکەن بەڕاستی زۆر باش ماڵسەڕێ باز زۆر بە کورتی کۆتا قسەی جەنابتان وەڵاهی هیوادارم هەمومان وەکو مەرگ بەشێک لە ژیان تێ بگەین هیچ مەرگێک بە گەورەتر و بچووکتر نەزانی هەموو مەرگێک ناخۆشە لەم ژیانە و بتوانین مامەڵێکی تەندروست لەگەڵ حاڵەتی مەرگا بکەین بەڕاستی پێشوەختە ئامادەکاری بۆ مردن بۆ دەست هیچ ڕێگە نەدەین هەموو هیچ کەسی مرۆڤ بۆ شێوە پەرۆدە بێت تعلقی بە هیچ شتێکەوە بێ بەڵام زۆر گرنگە منداڵ پێش ئەوەی هەرکاتە 4 ساڵی و ئیتر لە ماڵە پەلەوەرێک و ئاژەڵێک باڵندەیەکی هەبێت کە مرد لەم ڕێگەوەی تێی بگەێنی ئەم مردنە هەمومان ئەکرێ بمرین بەڕاستی کەسێکیش مرد دروست نابێتەوە بەشێک لە حقاتی ژیان تێ بگەین زۆر سپاس بە بەڕێز ڕێباز عەلی توێژەری کۆمەڵایەتی کەمیوانی تەوەریەکەمی بەرنامەکەمان بووی زۆر سپاس وەڵی بینەرانی عزیز سەرنجتان ڕادەکێشین بۆ چەند زانیاریەک لەسەر ژیان و بەرهەمەکانی مامۆستای مۆدەڕیس فەرموون با پێکەوە بینەری علامە و زانا و نووسەر و مفەسیری گەورەی کورد ڕافەکار و لێکۆڵەری شارەزای بواری ئادەب و شێعری شاعیرانی کلاسیک
جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریم محەممەد فەتاح ناسرە و بە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس. مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس لە ساڵی 1901 لە گوندی تەکی سەربەناحی خورماڵ هاتوتە دنیاوە و هەر لە سەرەتای ژیانیەوە نیشانەکانی ژیری و زیرەکی تێدا دەردەکەون و دەچێتە حوجرە بۆ خوێندنی وانە شەرعیەکان لەو سەردەمەدا. ساڵی 1924 لە تەمەنی 23 ساڵیدا لە شاری سلێمانی ئیجازەی مەلایەتی وەردەگرێت و دەبێتە خزمەتکارێکی دڵسۆزی ئاینی پیرۆزی ئیسلام و مسلمانان. مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس لە مزگەوتەکانی سلێمانی و بیارە و خورماڵ خزمەتێکی باش دەکات. هەرزوو شێخ و دەرەبەگەکان تەنگی پێ هەڵدەچنن و ناهێڵن بە ئەرکەکانی خۆی هەڵسێ و تووشی چەرمەسەری و ئازاری دەکەن. ئەویش ناچارە بە دڵتەنگی ساڵی 1960 کوردستان بەرەو شاری بەغدە و مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانی جێبهێڵێ. هەرچەندە ئەم دەرکردنە بۆ مامۆستا لە سەرەتادا مای خەم و دڵتەنگی بووە، بەڵام هەرزوو خۆری درەوشاوی مامۆستا لە بەغداوە هەڵهات و وڵاتی ڕۆشن کردەوە و ناوبانگی بە هەموو وڵاتدا بڵاو بوویەوە و لەوێ ژمایەوە و نەگەڕایەوە و تەنانەت لە سەروەسێتی خۆشی لە پەنەی ئارامگەکەی شێخ عەبدولقادری گەیلانیدا بۆ هەتاهەتایی ئۆقرەی گرت. بە شایەدی تەواوی زانایانی کورد، مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بە پڕبەرهەمترین زانا و نووسەری کورد دادەنرێت لە هەموو بوارە جیاوازەکانی ژیاندا، لە بواری فیقه و شەریعەتی ئیسلامی و تەفسیری قورئان و ژیاننامەی زانایانی کورد و ئەدەب و لێکۆڵینەوەی شیعریدا بەرهەمی ناوازەی نووسیوە. ڕاڤەکردن و لێکۆڵینەوەی دیوانی شیعری شاعیرانی وەک مەولەوی و نالی و مەحوی و سالم و بێخود و دەیانی دیکە لە بەرهەمی دەست و پەنجەکانی مامۆستای مودەڕیس بوون. هەروەها نازناوی نامی بۆ شیعرەکانی و تەفسیرەکەی داناوە. جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس لە ڕۆژی 29 هەشتی ساڵی 2005دا لە تەمەنی 104 ساڵیدا و لە شاری بەغدای پایتەختی عێراق کۆچی دوایی کرد. هەر لە مزگەوتەکەی خۆی و لە پەنای ئارامگەکەی شێخ عەبدولقادری گەیلانیدا بە خاک سپێردرا. بەڵێ خۆشەویستان سڵاوتان لێبێتەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر بیرەوەری ساڵیادی کۆچی دوایی جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس. بێگومان جەنابی مامۆستا یەکێکە لە ئەستێرە هەرە درەوشاوەکانی ئاسمانی کوردەواری و لە تەواوی بوارەکاندا جێپەنجەی مبارەکی دیارە. وەک وەفایەک بۆ کۆچی دوایی جەنابی مامۆستا و بۆ بەرهەم و خزمەتەکانی پێمان خۆش بووتەوەری دووەمی بەرنامەکەمان تەرخانکەین بۆ جەنابی مامۆستای مودەڕیس ڕەزا و ڕەحمەتی خوای لێن. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز جەنابی مامۆستا مەلا محەممەد یوسف هەم قوتابی و هەم نزیک و دۆستی مامۆستامان کردووە، هاوکات کاک محەممەد باقی وەکو تابلۆکێشێکی دەستڕەنگین وێنەیەکی مامۆستامان پێشکەش دەکات. مامۆستاگیان یاخوا بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. محەممەدیان جەنابیش زۆر بەخێر بێ، بەخێر بێ یاخوا. مامۆستا لە ساڵیادی کۆچی دوایی جەنابی مامۆستادا کە ئەمڕۆ 29 هەشت واتە 14 ساڵ تێپەڕە بێ بەسەر کۆچی دوایی ئەو عەلامە و زانا گەورەیەدا. قسەی جەنابتان چییە؟ وەڵا لەخوای گەورە ئەخوازم کە مامۆستا بەو هەوڵ و تێکۆشانە دوور و درێژەی کە لە تەمەنی نزیکی 103 ساڵ تەمە ناتوانوێتی گەورەترین خزمەت بە ئیسلام و بە میلەتی کورد بکات بەڕاستی و ئومێدەوارم ئێستا مامۆستا لە پاڵی ڕەحمەتی خوا لە جواری پێغەمبەران و ساڵحان و چاکانە ئینشاءالله قەراری گرتبێ بۆ هەمیشەی. مامۆستا عەبدولکەریم مودەڕیس بە ئاسڵ خەڵکی کوێ بۆ و لەکوێ لەدایک بوو؟ ئەگەر زانیاریەکمان بێت لەسەر. من حەزەکەم ئەو بابەتانەی کە خەڵک دەربارەی مامۆستا نایزانێ یا با هەندێشتی مامۆستا نازانێ عەرزی ئەوە بکەم و عەرزی گوێگرانیش. مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس لە هۆزی قازیە ڕاستە، بەڵام هەر زووتر تشریفیان چۆتە مەریوان ماڵی باوکو و کەسوکاری و دەیەکەیە بە ناوی گوێزە کوێرە نزیکی شاری مەریوانە. مامۆستا لەوێ لەدایک بووە و خوێندنی سەرەتاییەکانی لەوێ دەست پێ کردووە
مامۆسا پیاوێک بوو حاج ساڵحی نابوو خەڵکی گۆزەکوێرە بووتی لەگەڵ مامۆسا هاو شیرە بوون یانە دایکی من شیری بە مامۆسا داوە ئەوە تر یەقینی بە بێشک و گومان و من عەرزی هێنیشم کردووە کاکە حەمەی کوڕی مامۆسا ئەوانش موافق بوون لەسەرەوە کە مەسەلەکە ئەوەیە تر مامۆسا لە ڕۆژگاری ژیانمە ژیانی خۆی نووسیوە بەڵام هەر هەمیشە ئەو مشکلاتە هەبووە لەم وڵاتە کە ئەم وڵاتە حەچی یان هەرچینە بەڵام زۆربەی زانایانی ئەم وڵاتە لە شوێنی تر و لە وڵای ترۆ هاتوون کەچی تقریبان لەبەر زۆڵم و زۆری ڕژێمی ڕابردوو نانوێراوە باسی ئەوە بکەن کە لەکێوە هاتوون و چیان لە بەسەراتوو. زۆر باش مامۆستا ئەزمموی جەنابت لەگەڵ جەنابی مامۆسای مدەڕیسا کەی بینیت لەکوێ چیت لا خوێندووەوە تێکەڵی جەنابت لەگەڵ جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیسا بۆ کە ئەگەڕێتەوە؟ ئەزمموی من لە خزمەتی مامۆسا ئەگەڕێتەوە بۆ ئەوە کە باوکی من بە ڕەحمەت بێ لە خزمەتی مامۆسا عەبدولکەریم مدەڕیسا لە بیارە ئیجازەی وەرگرتووە 6 ساڵ باوکی من لە خزمەتی مامۆسا بووە و مامۆسا لە ڕۆژگاری ژیان ماس 4 جار ناوی باوکمی هێناوە ساڵی ئیجازە وەرگرتن و شتەکانی دیاری کردووە هەندێک جار بەعزی خزمەتی مامۆسای کردووە ئەوانە مامۆسا نووسیوەتی و ئیتر مامۆسا ئەڵێن فەرموویەتی تەواوی قوتابیەکانی من فەقیەکانی من یەکونیوێکیان وەفای تەواویان بووە یەکەکە من وان بیستووە کە فەرموویەتی حاجی مەلاسایی کە باوکی منە دووهەمەکان نیوەکەم مامۆسا باوکی کە حەسەنی پێنجێنی دکتۆر حەسەنی پێنجێنی مامۆستا مەلاحەمەمین بەڵێ ئیتر من هەمیشە لە ئەوەڵی ژیانمە لەم بە مناڵیە هەمیشە ناوی مامۆستا عەبدولکەریم لە سەر زمانی باوکم بوو جارێک نەبوو ناوی مامۆستا ببرێ و باوکم فرمێز بە چاوەکانیان هێتە خوارەوە ئیتر ئەو شانە من هەر لە مناڵیە عاشقی مامۆستا مەلاکەریم بووم هەر وەکوم زۆربەی کەسانی هاوتەمەنی من ئەو کتێبانەی کە مامۆستا داینابوون وەکو ئیمان و ئیسلام کە شعرە باسی عەقیدەکە ئەساسی سەعادەت هەندێک لەو کتێبانە هەر لە مناڵیە ئەوانەم خوێندووە و هەر وەختێکیش مامۆستا کتێبێکی داناوە جاوەی بۆ ئاگاداریتان مامۆستا لەو کاتانە لە بیارە بووە هەر کتێبێکی داناوە لە چاپەکانە نووسێتی عەبدولکەریم المەریوانی ئەوە یەقینیە کە مامۆستا لە مەریوان لەدایک بووە ئیتر لە پاشانیشا کە من هاتوومەتە ئەم دی و ڕۆژمەتە خزمەتی مامۆستا عەبدولکەریم و دوایەوە کە ناسیومی کە من فڵانە کەسم و کوڕی حاجی مەلاسەعیم مامۆستا هەموو جارە ئەی فەرموو ئەم شەویش تەماشای کاغەزێکم کرد کە باوکم بۆ مامۆستای نووسی بوو مامۆستا نووسی بووی تۆ برای منی و فڵانە کەس برازای منە هەموو جارە ئەی فەرموو بە من مامی تۆم هەر ئیش و کارێکت بە من بوو من بۆ جێبەجێکم لە ڕاستیشا مامۆستا ئەو ئیشانەی لەگەڵ منە ئاکرد و لەو دوای تریشا کە زۆرە چوومە خزمەتی مامۆستا بۆ بابوشێخ لە مناسەباتی جۆرا و جۆرا و مامۆستا هەوڵی ئەدا ئێمە ماسر عوسمانی مەردۆخی بوو بە ڕەحمەت بێ هەردووکمانی خۆشەویست مامۆستا ئەوەم بیر دێ کە کەسێکی تریش بوو احتیمالی ئەوە بوو کە شەو بمێنێتەوە لە خزمەتی مامۆستا بەڵام مامۆستا وەکو ئەڵێ پولی پێوەنە تقریبا ئەو ڕۆشت و دوایی وتی بەخوا با ئێوە بمێنەوە هەر کەسێ تامێکی هەیە مامۆستا وای فەرموو تر ئێمە لە خزمەتی ئەماینەوە مامۆستا گۆرانی بۆ ئەوتین مامۆستا سیاسەمانەی بۆ ئەوتین مامۆستا بە حکمی کە تۆ کەسێکی نزیک بووی لە مامۆستاوە چه هەڵوێست و کردەوێکی مامۆستا تا ئێستا لە بیر و هۆشی تۆیان ماوەتەوە؟ وەڵاهی مامۆستا تەمەنی پرخێر و بەرەکەتی مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس هەمووی هەوڵ و تێکۆشان بووە من زۆر لە بابوشێخە لە خزمەتیا بووم مامۆستا تقریبا تۆزی ئێواران زووە خەوت بەیانی زوو هەڵەسا ئەم جارە دەستێ کرد بە نووسین مامۆستا بە ئوچەی نووسی و هەمیشە ئەو باوکم ئەیگەڕایەوە ئەی فەرموو مامۆستا کاغەزیە نووسی بە مرەکەب ئەنووسرا کاغەز ئەو کاتانە فەرموو بسم الله الرحمن الرحیم کە وشکنا بۆ ئیمزایە کرد ئەنی ئەوەنە سەریع بوو لە نووسینەوە خەتێکی ئێجگار جوانی هەبوو تر مامۆستا هەموو تەمەنی خەرکی ئەو بابەتانە بووە دوای ئەوە دەستێ کرد بە نووسین وەختی نان خواردن نانێکی سادەی ئەخوارد
لە دوایە ئەوە خەڵک ئەهاتن بۆ دەرس خوێندن کە مامۆسا لە هەموو لایەکی دنیای ئیسلامیەوە هەوڵیان ئەدا کە لە خزمەتی مامۆسا بن بە کورد و عەرەب و تورک و هەموو زمانەکانەوە مامۆسا دەرسی پێوتن نانی نیوەڕۆی تقریبان لە ماڵەوە بۆ ئاهات خواردنێکی سادەی بۆ ئاهات و میوانەکانیشی لەگەڵ بەشداریە کردن ئیتر مامۆستا ئیمامیش بوو لە وازان نوێژی عەسران لە بابوشێخە ئیمامەتیە کرد ئێوارانیش دوای ئەسر ئەم جارەی تر کاتی ئەوە بوو کە خەڵک هاتنە خزمەتی مامۆسا بۆ پرسیاری دینی و ئەمانە مامۆسا بەردەوام جوابی ئەدانەوە و بە عەرەبییەکی فەسیحی خۆش قسەیە کرد یانێ ئەوان بە جڵف قسەیانە کرد و مامۆسا باش لیان تێگەیشت و مامۆسا بە عەرەبییەکی فەسیح قسەی بۆ ئەکردن تا بانگی مەغریب و بانگی مەغریبیش نوێژیە کرد مامۆسا و دیسان خواردنێکی سادەیە خوارد و وەکو عەرزم کردن زوو ئەنووست و هەموو ژیانی مامۆسا بریەتی بوو لە تێکۆشان و نووسین و ئەو بەرهەمە مهمانەی کە مامۆسا لە دوای خۆی بەجێهێشت. زۆر باش مامۆستا لە بواری ئەدەبیاتدا کاتێ دیوانی شاعیرە زۆر قوڵ و فەلسەفیەکانی وەکو نالی و مەحوی و مەولەوی و کۆمەڵێکی دیە بینین بەڵێ دەست و پەنجە نازدارەکانی جەناوی مامۆستایان پێوە دیارە ڕۆڵی جەناوی مامۆستای مدەڕیس و بنەماڵەکە یا کوڕەکانی لە خزمەتکردنی ئەدەبیاتی کلاسیکی ئەمە و زانایانی ئێمەدا چۆن هەڵەسەنگێن. واللهی من لە شارەکە وتومە لە مناسبەتی ئیجازە وەرگرتنی هەندێک فەقێ هەمیشە جێی سوپاسە ئێستەوە ئەم جووتە مامۆستا لە زانستگای قورئان دەرچوون زۆر زوو و ئازانە ئەمانیش هاتنە ڕیز و چاکی هەوڵانیان بەلادا کرد سوپاسی خوا ئەکەین ئێمەش کە پیاوی بەرز لە خۆمانە بەڵێ جێگای شانازی گەلی کوردمانە نەمچینە لە حوجرە دەرچوانن گەر سەرۆک و گەر ئەدیبانە گەر بیژڵێ ئەمە هەر ئیدعای ڕوتە و نەکەی باوەڕ ئەڵێم قازی و شێخ مەحموود و ئەو شێخەش لە پیرانە ئەدیبانی شنالی و ناری و بێخود هەتا زێوەر کەسێ باوەڕنەکە جوابی لە لای کاک شێخ ڕەزامانە جا مامۆستا لە حەقیقەتە ئەگەر وەکو جەنابت فەرمی دەستی ڕەنگینی جوانی مامۆستا نەبوایە هەموو میلەتی کورد گیرۆدە ئەبوون ئەسڵت بەدەست معنای شعرەکانی نالی و مەحوی و سالم و باقی مەولەوی بەڵێ بە تایبەتی تر مەولەوی بەڕاستی ئەو خۆی وەڕۆڵی کوڕە بەڕێزەکانیشی بەڕاستی دیارە لە سەرپەنجیان دیارەوە یارمەتی دەرێکی باشی باوکیان بوون بۆ خزمەتی ئەو ئیش و کارە و قەتعەن ئێمە ئەڵێن ئەگەر ئەوان نەبوونایە ئێستا ئێمە ئەندێ جار شعری مەولەوی معناکەین شعری مەحوی معناکەین ئەگەر لێکۆڵینەوەکەی مامۆستا نەبووایە لێم یەقینە ئێمە دەیەکێکی ئەو شانەمان نازانی. کەواتە بوونی زانایەکی گەورەی وەکو مامۆستا مدەڕیس بۆ کورد تا چەندە گرنگ بوو؟ وەڵاهی من کورد کەسی زۆر گەورەی بووە عالمی گەورەی زۆری بووە بەڵام بەڕێی من میلەتی کورد کەسی زۆر گەورەی وەکو مامۆستا مەلا کەریمی نەبووە یانێ لەو بەو ئێتیبارە ینی کەسێک بێ هەموو عمری لە خزمەتی میلەتی کووردا دانابێ تەمەنەکەی لەوا سەرف کرد بێت ئەگەر مامۆستا بواری نووسینە کوردیەکانی باس بکەین کەسێک گوتی ئەگەر بمانەوێ جائزەیە بدەین بەو کەسە کە زیاترین نووسینی کوردی نووسی بێ لاپەڕی کوردی نووسی بێ مامۆستا مەلا کەریم بوو لە حاڵێکە مەلا لە تەمەنی مامۆستا مەلا کەریم و ژوورتر خەڵک بە کوردی شتیان نانووسی مامۆستا بۆ مناڵ و گەورە و عالم و هەموو بابەتێک بە کوردی نووسیوێتی و مامۆستا مەلا کەریم یەکەم کەسێک بووە کە لە دنیای ئێمە لە دنیای کوردەواریە خوتبەی کوردی خوێند بێتەوە جاران پێش مامۆستا مەلا کەریم خەڵک بە هەر بە عەرەبی خوتبەیانە خوێندەوە خەڵکەش هەروە گویانە گرتوتەوە مامۆستا مەلا کەریم ئەوەڵ کەسێک بووە کە خوتبەی کوردی نووسیوەتەوە خوێندووەتەوە و ئەویش کەسێکیش بووە کە خوتبەیشی نووسیوە یانێ وەختی خۆی باوکی من کە لە خزمەتیا بووە بە خەت خوتبەکانی مامۆسای نووسیوەتەوە و لە مەنتیقەی مەریوانە من واشکە بام بیردێ کە باوکی من ئەوەڵ کەسێک بوو بێ کە خوتبەی خوێند بێتەوە بە کوردی خوتبەکانیشی نەکانی مامۆستا مەلا کەریم بووە. مامۆستا چەند بەرهەمی هەبووە؟ وەڵاهی بەرهەمەکانی مامۆستا من تقریبا مقدارشتم نووسیوە من وازانم مامۆستا دەوری 103 ساڵ تەمەنی بووە و ئەزانم نزیکی 103 بەرهەمی گەورە و مهمی هەیە لە کوردی لە فارسی لە عەرەبیدا و ئەزانم زیاد لە 103
کەسی ئیجازە داوە ئیتر بەڕاستی یەکێک لەو کەسە گەورانە ئەگەر جەنابتان کاتتان ببێ هەندێک لەو بەرهەمانەی مامۆساتان بۆ باز ئەەکەم کە مثلا ئەوەی کە بە عەرەبی نووسیوەتی ئەگەر کاتمان هەبێت إرشاد الأنام إلى أركان الإسلام إرشاد الناسك إلى المناسك إسناد الأعلام إعلام بالغيب وإلهام بلا ريب الأنوار القدسية في الأحوال الشخصية الفرائد الجديدة لدو برقة هندي كان كتابي واهية هشت برقو شش برقو هش برقة القصيدة الوردية في سيرة خير البرية الوردة العنبرية في سيرة خير البرية الوسيلة في شرح الفضيلة كأما مولوي سي كتابي هي لعقيدة عربي وفارسي وكردي ما مسا هر سي كاني شرح كردوه كأجر أويش نبويه هيش كزنيه زاني جواهر الفتاوى سي برقة جواهر الكلام في عقائد أهل الإسلام آل رامن بيوم خوش باسي بكم كباسي جواهر الكلام هذا ما مساملا كريم بالرحمة بندل مريوان أبوم دو كتابي ناردبو بو مريوان يكان أم جواهر الكلام أبو كيسا خوندمو يكان أبو بخط نوسيبوي هر خط يجبو كتابي كتر ما بستم أوي أم كتابي دو هميانا زياتر أقداري بو جرانو بيسران كم ما مسا أو دو كتابي ناردبو داني كان بو بنده جواهر الكلام كا داني كيشان بو ما مسا ملام حميم الشور أو دانانا كا ما بس شي أو أبو ما مسا لآخري 8 أبو بو تصوري كردبو أجر زور جاري فرمو خوزقا نمرد ما يتأمش متشعب كرد شتي واي برهمي واي قوري هبو الحمد لله كتابة كان شهر شاب كردو بلا ما مسا كتابي شابنا كراوي ماون جرين أو مسألة باسا كما مسا جواهر الكلام كي ناردبو بو بندو لقل خلاصة كيا ما بستي أو أبو أجر بيتو أو من الشعر كشانو سيوما أجر بيتو ما مسا كيتر وهم كسي كرامريت فوت بكات نوكو أو كتابانا بفوتي بلكو أما اللي لا كسي أمين بيه وشاب بكري لدوايا بلام الحمد لله هر لا تمني ما مسا خوشة شاب كرا جواهر الكلام كتابك العقيدة كمتن وشرح متن كي هموي شعره شرح كيشي شرحي ما مسا خويتي بسر أو جواهر الكلام أميكا قرنقا بيلم كتابي كشي ناردبو ولاي ما مسا ملام حميم الشور يستا ما مسا ملام حميم الشور بالرحمة بفوتي كردوها كساني كجوان لدنگمان أبي هاو كساني كخمي برهمكاني ما مسانية كتابك بو كناوكي نازانو بلام أو كتابة شوار مجتهدي قورة إمام الشافعي سي مجتهدة كيتري جياناني أو أنا باس كردبو شوار ولي قورة شوار وكو عبد القادري قيلاني والشيخ الرفاعي وتا أوانا شوار أواني باس كردبو بشعري شو بنسري شو ببخشانيش أم جارة شوار شاعري قوريشي باس كردبو لازمني شوار شاعرة قوركا سعدي شي باس كردبو وفرمو بلو كتابا نوسيبي سعدي كردة سعدي شيرازي سعدي شيرازي نوسيبي ككردة ككردة جابو چي كرد ما مسا أواي نوسيوا كمن ألم كسانا كجوان لدنگ مانه وكسانا كأتوانن بقى مالي ما مسا ملام حميم الشور كما مسا كري هي أو كتابه ور بقرن وشابي بكان أو برهميكي زور قوريه كتايسة بأقداري من شاب نكراوه و أو بابتك مهمشي تيايا كألي سعدي كردة چونيتي سعدي كرد بونكيشي أوانو سيوا ما مسا فرميتي سعدي لشيخاني مردوخي دقا شيخانة أم جارب باوتي لجوان را ملابوة يكي لأتابك كاني شيراز چو بو حاج سيري كردو معالميكي فاضل وقوريه بيوتوا قال بي لقل لقل خوم أدبن بو شيراز لو سروك لحج قراوته أو باوكي سعدي لقل خوي بردو بو شيراز سعدي اللويلة دايق بو بلام باوكي كردة وبلبن ماليكي كردية بارت شعري شي هي من لكتابي لكلياتكي ما وصلنا صالحي زارا باوكي من محمي شار الزورية بالرحمة بن هردوكان بارت شعري كتابو بشيك كردي تيابو الله قهبة تازي آستين برمن زند قويت تعال قهبة كردي قويدم بوري نشين ونانور قهبة تازي آستين برمن زند قويت تعال هندي جارب عربي الدسم لي راوشيني والله ورا قهبة كردي قويدم بوري نشين ونانور هندي جارب كردي الله ورا داني شنانخو جاء من أو بارش شعرم عرزي ما مساكر دو فرمي بالكو بوم بنوسيتو
منش بۆم نووسی و تو حکایەتی درێژە بە کاتان پێوە نەگرم بردم بۆ خزمەتی مامۆسا و وا ڕێکە بودم مامۆسا و کاتە لەوێ نەبوو دوایی لە گیرفانمان بوو بە پارەشت و دەست بردی و بەداخەوە مامۆسا زۆر خەمی بوو جا مامۆسا فەرموویەتی کە ئەم معلوماتە کە سعدی کوردە بۆ ئاگداری خوێنەران و بیسەران و بینەران ئەفەرمێ من ئەم معلوماتەم لە هەندێ برادەر وەرگرتووە کە ئەوانیش لە کتێبەکەی یاقوتی حەمەوی وەریان گرتووە یاقوتی حەمەوی کابرایەک بۆ خەڵکی حەما بووە گەنجێک بووە لە بەغا بەندە و کۆیلە بووە ئاغاکەی نردوێتی بۆ خوێندن دووسێ کەلیمە بخوێنێ فێری نووسین و خوێندنێک ببێ بەڵام بۆتە عالمێکی زۆر زۆر گەورە و هەمان کاتیش بازرگانی بۆ ئاغاکەی کردووە کە لە دنیا گەڕاوە دوو کتێبی زۆر مهمی هەیە یەکێکیان معجم البلدانە معجم البلدان یعنی ئەگەر ئێمە کتێبی هەر شارێک بمانەوێ بزانین چۆن بووە لە ڕابردووە تەماشای معجم البلدان یاقوتی حەمەوی بکەن و یەکێکیشان معجم الأدبایە مامۆسا فەرموویەتی لە معجم الأدبای یاقوتی حەمەویە باسی ئەوە کراوە کە سعدی کوردە بۆ ئاگاداری بینەران و بیسەران و هەڵەتی کۆشانێکی بۆ مامۆستا جەنابەت هیچ شعر و نووسینێکت بۆ جەنابی مامۆستا هەیە؟ وەڵام من وەکو تۆزێک باسکردن خۆش نییە من وەختی خۆی هەروە وردە شڕە شعر و شتم ئەنووسی لە خزمەتی چوومەتە خزمەتی مامۆستا و شعرم بۆ خوێندوەوە کاکە حەمەش لەوێ بووە لار لە باب شێخە فەرمووی کەلیمەیەکی عەرەبی وت فەرمووی هەموو لە هەموو شوێنێکە لە هەموو دنیایەکە شتێکی شاراوە هەیە ئینسان پێی نازانێ کەلیمەیەکی عەرەبی بوو فەرمووی ئەم شارانەی تۆ وەکو شارەکانی ناری وانە ئەو لوتفی مامۆستا بوو بەڵام من مامۆسایەکی گەورەم هەبوو مامۆستا مەلا حەمەمینی کانیسانان مامۆستا هەندێک جار باسییان بۆ مامۆستا کردبوو کە گوایە من لە ڕێوازی مامۆستا لام دابێت و ئەوانە مامۆساش نامەیەکی نووسی بوو و ئەو کتێبەی کە باسم کرد جەواهیرولکەلامەکەی بۆ ناردبووم و ئەم نووسینەی نووسی بوو یا یوسف أيها الصديق ما يلزم في شأنك التحقيق لأن ظني فيك جميل ولا أبالي بما قال أو قيل جا من دقەکە خوێنمەوە چونکە باسی مامۆستا مەلا کەریمم بە عەرەبیەک وتووە نووسیمە تفضل الأب الشفوق والعالم النطوق والأستاذ المسلم والمعلم المكرم الذي انتهت إليه علم الأولين فضيلة الأستاذ محمد أمين بإرسال نسخة من جواهر الكلام في اعتقاد ملة الإسلام من تأليف الفاضل ذي القلب السليم فخر الأكراد ومعلم العباد المشار إليه بالبنان عين الأعيان محبوب الرحمن ذي التآليف الباهرة والخيرات المتكاثرة المفدى بالروح العالم السموح خير الله العميم فضيلة الشيخ عبد الكريم المدرس حفظه الله من البلايا ومن شر الشيطان الرجيم فقبلته مقبلا ووضعته على العين وشممت منه روح الأستاذين بوني هردو مامۆستا كم ليه كردبو نامي معنى شاركان كم شمنا كاتكام أن توابي حتما وقاهم الله من كل شيء فلما فتحته رأيته في أول صفحاتي مكتوبا يا يوسف أيها الصديق ما يلزم في شأنك التحقيق لأن ظني فيك جميل ولا أبالي بما قال أو قيل فجعلت رسالتي هذه جوابا راجيا أن أقول فيها صوابا وأن تنوب عني لتقبيل الأرجل والأيدي وها أنا أبتدي لم شعرا باسي ما أصابت تفصيل كراوة أقر كاتمان ببي يا فاضلا كاسمه أمين وبالعلا والشرف قمين لا زلت لي أبا كريما مشفقا أعطاك ربي رفعة ورونقا وكم تمنيت دعا بالليل يفضي إلي الفيض مثل السيل يا ولعي للثم ما في العتبة لكسح هم مورث للتعبة ولا تسل عن لوعة لعمي باس إمام مساء كفرميتي من ماميتم ولا تسل عن لوعة لعمي فراقه أغمسني في غمي أعني به إنسان عين الأمة لغبش الجهل مزيل الغمة جهاده في العلم والعرفان لا زال مغنيا عن البيان والذي كاسمه كريم للخافقين علمه عميم كنت كنرجس على ساق الوفا لرؤية زواركم أهل الصفا حتى أتى من عندكم كتاب عض عليه إنه لباب
نور لمن به قد استضاء نار على كل من اعتداء جوهرة في اعتقاد الدين لجيد أهل الحق واليقين أخرجها من لجج الإيمان غواص كرد كامل الإيقان يا رب سلم سيفه البتار لقتل من لحمقه أغار على سبيل الحق والإيمان لصد جند الصدق والعرفان هدية أعظم بها سرورا وفرحا وغبطة حبورا لقلب من في غاية اشتياقي أضناه حقا ألم الفراق جاءني ممن بهما قد أفتخر وحبهم لنيل فضل للدخر شممت منه أرج الأحباب مشوبة بألطف العتاب كنتم كعيني الفؤاد ودكم على العدا ينادي بأنني بلطفكم حقيق في أخذ حاق الطرق صديق بحسن ظنكم سليم الحال ذو قوة القلب عفيف البال ولا أبالي بعوى الكلاب ذي لهث مكشر الأنياب وهل نجى الرسول والأصحاب وأولي الكمل والأقطاب وعلم السلف ذو الفضائل من لسع عقرب ذوي الرذائل بفضله أسير في طريقي مع ركب أهل الخير والتحقيق هم الذين سيرهم موصول قائدهم المصطفى الرسول ركب كريم راحم جواد روضهم في الركض الجهاد يا نفس سيري كالتعيس الأعرج على دنا الإبليس لا تعرجي نادي بحق الله أنقذوني على جياد الشوق أردفوني بشراك قد أخذت بالركاب فوزي فإنك على الصواب عن الصراط الحق لا تميلي على أسرة الرضا قيلي يا سادتي لا تيأسوا لا تأسفوا جاء مليئا بالوداد يوسف فالحمد لله بادئا وخاتما مصليا على النبي مسلما وآله الأخيار والأصحاب وتابع الأمة باستيعاب قد شاركان الود والسلام ما سكنا تحركا أو قاما نذكركم بالخير لا ننساكما ما مرت الشهور والأعوام نحن الثلاثة يوسف وخالد محمد ضريرنا البسام دەست خۆش بێ خەڵاس هەیە ئەمە شعری خۆت بوو بەڵێ مامۆستا شعری مامۆستا چ شعرێک بوو لە ڕووی ئەدیبیەوە چ ئەدیبێک بۆ مامۆستا وڵاهی مامۆستا زۆر شتی مامۆسام بەلاوەیە نازانم کاتەکەمان چ نەکرد ئەوەندەی فریا بکەین فەرموو مامۆستا ئەدیبێکی زۆر چاک بووە و شعری زۆری نووسی و شتێکی ئایسە بە پرسیارەکەی جەناب تا شتێکم بیرکەوتەوە مامۆستا وەکو لە کتێبەکانیشان نووسراوە مەولود نامە و میعراجنامەیەکی هەیە کە ئەوەنە شعری بە سۆزی هەیە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و سەربەندی شعرەکانی لە مەولود نامە و میعراجنامەکە بە شعری کوردی و ئێستش زۆر کەس ئەیڵێتەوە مامۆستا نووسیبێتی لە شعرێکیشە ئەفەرمێ لە هەموو شوێنێ کۆیلەکەی تۆ هەن منیش کۆیلەکەی کوردستانی تۆ مێشتێکی ئالۆ بابەتانە کە زۆر بە سۆزە جا مامۆستا فەرموو بووی ئیتر دیارە مامۆستا لە بەغا بوو خەڵکەکەی دەوروبەری عەرەب بوو مەولودنامە بە شکڵ و شێوەی وڵاتی خۆمان ناخوێنرایەوە فەرمووی خۆزگایە لە وڵاتی خۆمانە مەولودنامەیەک بخوێنرایەتەوە ئەم شعرانەی منی ئەم مەولودنامەی منیە تیا بخوێنرایەتەوە هەموو شعرەکانی منی تیا بخوێنرایەتەوە دوایی بۆم بنێررایە و خۆم گێم لەو گرتایە مامۆستا مەلا حەمەمینی کانیسانان بەڕەحمت بێ لەو کاتانە لە سیساقا بوو مامۆستا فەرمووی وەڵام من ئەو ئاواتی مامۆستایان مەدی ئینشاءالله مەولودنامەیەکی ساز کرد پیاوانی گەورەی ئەم وڵات و منتیقەیە هەموو داوت کرد بەندە بەخشانەکەیم خوێندوتەوە دەنگخۆشی زۆری چاک مەسەلەن یەکێ لەوانە مەلا محەمەی رازی خوا بەڕەحمەتی کا ئینشاءالله یەکێ لەوانە مامۆستایەکی دەنگەورەمان بوو لە پێنجوێن زۆر دەنگی خۆن مەلا عەزیز سعای کاکەخان یەکێک لەوانە خۆلاسە مامۆستا سەید ئەحمەد کە ئێستا تەشریفی لەم شارایە لە حەمدی خواوە ماوە دەنگخۆشەکانی وڵات و منتیقە مامۆستا مەلا عەبدوڵای کاتب مامۆستا مەلا ئەحمەدی قازی پیاوانی گەورەی منتیقەکە هەموو مامۆستا داوت کردبوو تەواوی مەولودنامە و میعراجنامەکە خوێنراوەتەوە دەنگخۆشەکانی خۆمان سرودەکانیان خوێندووەتەوە دەقەکەی بەندە خوێندومەتەوە دەقی پەخشانەکەی و سرود و شارەکانیش ئەو مامۆستانە خوێندویانەتەوە و ئێستا ئەو شتە لە لای من ئامادەیە یعنی ئەو بەرهەمە لە لای من ئامادەیە
لە 2 سیدیایە و نردیشمانە خزمەتی مامۆستا و زۆرشی پێ هۆکارچی بوو کە مامۆستا خۆی نەیەتوانی لە کوردستانە بەشداری ئەو مەولود نامانە بێت وەڵاهی مامۆستا خۆی جارێ ئەوە زۆر مەشغوڵ بوو بە ئیش و کاری خۆی و نەیە پەرژا سەر ئەم لەولاکردن هێشتا ئەو تەمەنە پڕبەرەکەتەی خۆی هێشتا بەکەمە زانی کە هێشتا بەرهەم بنووسێ و فریاکەوێ بەداخەواڵێم کوردستانی ئێمەش زۆر بە شێوەیە گشتی ناڵێم بەڵام زۆر ڕێزیان لەو پیاوە گەورانە نییە من مامۆستا زۆر کەم بیستمە یا سەفەری کردبێ بۆ کوردستان حتا باوکی من بە ڕەحمەت بێ کە فەقەی مامۆستا بۆ لە پێنجێنا لە 1440 هیجریە 1400 هیجریە فەوتی کرد مامۆستا نامەیەکی نووسی بوو لوتفی کرده بوو قسەیەکی خۆشی مامۆستا هەیە ئەو شەهر بۆ ئەو عەقڵە گەورەی مامۆستا فەرمووی هەر مەلایەک کە ببێ عالمێکی باش بێ ئەگەر سێ شتی ببێ ئیتر نامرێ یەکەم نووسینی ببێ و لە دوای خۆی بەجێ بمێنێ کە ئەوە زۆر شتێکی گەورەیە کە مامۆستا الحەمدولله هەمووی ئەوەی کردووە فەرمووی دووهەم کوڕێکی ببێ عالم و فازل جێگەی خۆی بگرێتەوە ئەوە وەکو ئەوە وایە کە مردبێ و زیینوو ببێتەوە مامۆستا لوتفی کردووە گەرچی من لای خوشایانی ئەوە نەبووم فەرموو بیسە من پێم وایە حاجی مەلاساعی دوای تەمەنێک دیسانەوە زیینوو بۆتەوە دەسەکاتەوە بە خزمەتکردن و لوتفی کردبوو ناوی منی بردووە و لە علەماؤنا فی خدمەت العلم والدین کە کتێبێکی عەرەبیە لە زمینی کتێبە عەرەبیەکانیە باسی مەلاساعیدی ساوای کردووە و لوتفی کردووە ناوی منیشی بردووە فەرمووی سێهەمیشیان ئەوەیە کە کەسانێک پێ بگەێنێ و دەرسیان پێ بڵێ کە ئەوان بەردەوام دەرزەڵێن بە خەڵکی تر و ئەوە خێرا هەر بەردەوامە کە مامۆستا زۆربەی ئەم کارانەی خۆی بۆ خۆشی ئەنجام دا باش مامۆستا لەبارەی زوهد و تەقوا و دنیانەویستی و عیبادەت و پەرستشی مامۆستاوە جەنابەت ئەوەندەی کە لە خزمەتیا بوویت مامۆستا چ کەسایەتێکی زاهید بوو چ کەسایەتێکی متتەقی بوو وەڵا جارێ مامۆستا بەڵێ خانوو شتێکی باشی بوو بێت لە وەختی خۆشیە لە خانوویەکی ئەوقافە بوو لە ئەو دوایە کە فەرمانێک هاتووە کە خانووەکان تاپۆ بکردن لەسەر خاوەنەکانیان مامۆستا لە ئەو دوایە تقریبا تاپۆی کردەوە مامۆستا خاوەنی ماڵ و حاڵێک نەبووە لە هەر کوێیەکا بوو بێ خانوویەکی تایبەتی خۆی مامۆستا نەبووە لە هەمان کاتیشا مامۆستا خەڵکێکی زۆر چوونەتە خزمەتی پارەی زۆریان داوەتە خزمەتی من پێم خۆش بووتم وەکو بڵم مامۆستا 103 ساڵ تەمەنی کردووە 103 کتێبی داناوە 103 بنەماڵەیشی خزمەتە ژێر پۆشش و یارمەتیدانی خۆی بۆ یارمەتیدان و بەخێوکردنیان یعنی هەر کوردێک لێرەوە چوو بێتەوەغا هەر پێداویستێکی بۆ بێ مامۆستا بۆی جێبەجێ کردووە یانێ ئێمە لێرە بووین کە مناڵی ئێمە یانی مناڵەکانی باوکم هەتیو بوون مامۆستا مانگانە معاشی بۆ ناردن بەبێ ئەوە مامۆستا بە خواردنێکی سادە خۆی بەسەری ئەبرد و تایبەتمەندێکی تری مامۆساژ ئەوە بوو هەر کەسێ مامۆسای دیبێ و چوو بێتە خزمەتی وای زانیوە کە مامۆستا تەنهاوی خۆشەوێت لەگەل هەموو کەسێکا ئەوە نەمیهرەبان بوو یەک بابەت هەیە دەفەرمی زۆد و تەقوا گەورەترین زۆد و تەقوا بریەتە لەو نووسین و علم و زانینەی کە مامۆستا بەجێ هێشتووە یعنی ئەوە لە نوێژی سونەت و لە قورئان خوێندن و ئەوانش زۆر زیاترە من شتێک زۆر جێگەی ئەوەیە کە ئێستا لەو سوالی جەناب تابیرم کەوتەوە من لە خزمەتی مامۆستا بووم پیاوێک بە لیباسی شۆڕی مەلایەنە و جامانەیەکی بەسەرەوە بوو هات عەرزی مامۆستای کرد قوربان من قورئانێکی بچکۆلەم هەیە قورئانەکە چاوم پیر بووم باش بۆم ناخوێنرێتەوە عەرزی تۆشم کردووە ڕۆژێ ئەیهێنم بۆم گۆڕەوە بە قورئانێک خەتەکەی گەورە بێ فەرمووی باشە قورئانەکەی دانا لەسەر مێزەکەی مامۆستا بە قەد و قەوارە جوانەکەی و هەڵساوە لە مەکتەبەکەیە قورئانێکی دەرهێنا و دای بەدەستی کابراوە و دوایی کابرا ڕۆشت و دوایی مامۆستا تەشریفی برد بۆ دەستنوێژگرتن و شت ڕۆشتم لەسەر مێزەکەی مامۆستا قورئانی کابران تەماشا کرد قورئان ئێستا بۆ خەڵکی باسکەی قورئانی جاران وەکو ئەم قورئانە نەبووە کە ئێستا عوسمان تاو ئەوانە نووسیویانە کە هەر دەپەڕەیەکی جوزئێکە لە لاپەڕەی یەکەم ئایەت دەست پێکە لاپەڕەی ئاخر ئایەتە ئایەت ئەم دیودی و ئەم بەرەوبەر ناکە ئەوانە قورئانێکی ئاوا بوو کە زۆر کەم بوو پیانەوت قورئانی ئایەت کەنار کە مامۆستا تەشریفی هێناوە عەرزم کرد قوربان خۆم قورئانە هەر قورئانێکی زۆر جوان ئەم کابرایە ناوێتی ئایەت کەنارە فەرمی دەی جوانە بۆ تۆ
جا قورب منشی لێکم خۆ من قورآن و شت ناخوێنم فەرمی بەرەوەڵا قورآن بخوێنە من لە خزمەتی مامۆستا شێعومەری قەرەداغیا بووم کە ماسا لە خزمەتی ئەوە ئیجازەی وەرگرتووە لە خانەقای مۆلانا بەڵێ مامۆستا شێعومەری قەرەداغی بەڵێ ئەو پێڵێن ئیبن القەرداغی فەرمووی من لە خزمەتی مامۆستا شێعومەری قەرەداغیا بووم مامۆستا هەوڵی ئەدا ڕۆژانە میقداری قورآانی خوێند ئەگەر قورآنەکەی بۆ نەخوێنرایە لە سوورەتە وردەکان مقداری ئاەتی هەڵەبژارد و سوورەتی هەڵەبژارد و ئەی خوێند ئەرزم کرد قوربان ئەمە بە تایبەتی ئەم سوورەتانە سونەتن تۆ ڕۆژانەیان خوێنی فەرمینەوە لەوەکو سونەتێک من ئاگام لێ نییە من فەروی باوکم فەوتی کرد ینی باوکی شێعومەری قەرەداغی ئەمە حیکەشتێکی زۆر سێرە مامۆستا لە کتێبی تریشان نووسیوەتی بەڵام ئەمە خۆم لە مامۆسام بیست فەرمی باوکم فەوتی کرد لەسەر تەختە شۆرەکە دامان نابوو کتوپڕ چاوی بەرزۆ کرد فەرمی خەڵکی نەئێستا من لە خزمەتی خوا بوو خوای گەورە فەرمووی هەر کەسێ ڕۆژانە 200 ئاەت لەم کەلامی منە بخوێنێ بە جەهەنەم عەزابی نادەم وای وت و چاوی خۆنجاندۆ بۆ هەمیشە فەوتی کردو جا مامۆستا فەرمی مامۆستا شێعومەر فەرمیەتی من ئەگەر بۆم ڕێکەوێ قورئانەکە خوێنم ئەگەر بۆم ڕێنەکە ئەم سوورەتە وردانە 200 یتر دقیقا نازانم 200 بوو یا من وازانم 200 بوو 200 ئاەتەکەم هەڵبژاردووە چونکە چکۆ لەو هێنن ئەی خوێنم بۆ ئەوە لەو بەرەکەتە زۆر باش بێبەش نەبوو محەممەد گیان وێنەکەمان بەکوێ گەشتووە چەندی ماوە نەماوەتەوە خەریکی مامۆستا چۆنە وێنەکەی کاک محەممەد ماشەڵڵا زۆر زۆر جوانە یاخوا دەسپەنجەت خۆش بێ و زۆر سپاس هەمیشە سەرکەوتوو بی ئینشاءڵڵا بەڵێ مامۆستا کاتی بەرنامەکەی ئێمەش بەرەو تەوابوو نەچێ یاخوا دەست خۆش بێ و ڕێز و سڵاوێنین بۆ گیانی پاکی جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریم بەڕێز قوربانی خەبرەکەی بن یاخوا سەلامەت میش خوای گەورە لی خۆش بێ و لەگەڵ پێغەمبەرانە حەشری بکە ئینشاءڵڵا دەرەجاتی عالی و عالی تری بکە ئینشاءڵڵا محەممەد گیان پێمان خۆشە هەر وێنەکە پیشانی کامێراکە بدەیت بۆ بینەران بزان و دەست و پەنجەی جەنابیشت خۆش بێ و کە وەفایەک بوو بە جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریم بەڕێز کارچەندە لەبەرەوەی کە کوالەتی وێنەکان زۆر نزم بوو و وێنەکانی ساڵانێکی پێشێستا بوون نەتوانی زۆر جوانتر بیکێشیەوە یەکی بوو لە گرفتەکانی جەنابەت یاخوا دەستان خۆش بێ و زۆر بەخێر بن جەنابی مامۆستا مەلا محەممەدی و نزیکی مامۆستا و کاک محەممەد باقی وێنەکێش زۆر بەخێر بێن بەڵێ بەڕێزان پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتا گەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ